یارانە کوردەوار وەختتان و خەیر. ئومیدوارم ئەم دەفعە ئێمە بتوانین ئەم دیبەیتەی خۆمان بەردەوام بکەین بێ ئەوەی کە تووشی قەتعی و بڕیان و نوقسان بووین. ماوەیە کە تووش ئەو دەردە بووین و فەیسبوک مەجال نادات کە ئێمە دیبەیتەکانمان جێبەجێ بکەین. باشفەت من ئەپدەیتێکم لە فەیسبوکەکە کردەوە، ئومیدوارم کە مشکڵەکەی حل کرد بێت و ئەم اتفاقە ئیتر نەکەفێ. سەودای ئەوەم بوو کە ئەمشەو کەسانێک بێنمە ناوە دیبەیتەکەم و تریبونە ئازادێک دابنێم بۆ خاترەوەی کە ئێمە بزانین سەبارەت بە ئوموراتێک کە تیان ڕۆزەندگیەکەین و فکرەکەین ئوموراتێکی بەدیهین و ئێمە تێگەیشتنیشی ئەمیق و حاڵیبوونێکی ئەمیقمان و قوڵمان لەمانە هەست، بیدێنە بەرمە حەک بزانین واقعان ئێمە چەندێک لەمانە حاڵین و بەرداشتەکانە ئێمە و ڕەئیەکانە ئێمە و نەزەرەکانە ئێمە چەندێک دروستن و چەندێک ئێمە ئامادەی دنیای ئەمڕۆین. بزانن هەر لە دنیای ئەمڕۆ کە نەزامە سوڵتەی جەهانی دروستی کردەگە، تۆ بۆ هەر کارێک لە حوزەی فعالیەتە ئیجتماعی و ڕۆژانەی خۆتا احتیاجت بە گرتنە سەرتیفیکەیت گەواهی نامە هەست. وەکو تۆ گەرەکتە خەیاتی بکەی ڕۆیتە کۆرسێک و بە تۆ گەواهی نامەی خەیاتی ئەدەن، گەرەکتە تۆ ماشین سوار بووی گەواهی نامەی ڕانندگیت پێدەن تا بتوانی لە ماشین بخۆڕیت. و تۆ هەر شغڵێ کارێک ئەمرێک کە لە ناوێم جامعە گەرەکتە ئەنجامی بدەی، ئەم کۆرپۆرێشنانە کە تەحتەناوە دەوڵەتن بۆ تۆ مەراکزێکیان تعریف کردگەسەوە کە بە تۆ گەواهی نامەبن. سوال: چەند نەفەر لەم مەردمانە جامعە تربیەت ئەکرین کە مەوجودێکی ئیجتماعی ون و وەختی تۆ حەقی ڕەئیان پێ ئەدەی، یعنی مافت دەنگدانیان پێ ئەدەی، ئەمانە ئەزانن دەنگدان یعنی چی، بۆچی دەنگ ئەدرێت و پرۆسەهای سیاسی چێشەکڵیە. ئەگەر کابرا ئەمە نازانێ، تۆ چۆن ئینسانێک کە نازانێت کارکردە چەقۆ چیە چەقۆ ئەیتەدەسی، بۆ ئەیدیتەدەسی، وەختی ئەم ئاغا نازانێ ئەم چەقۆ بۆچی ئەبێ بەکاری بێرێت، بە چه دەردێگە خوا. ئەمە خەڵەتاندنە، شارڵاتانیە، کڵاوە سەرە مەردەمنانە. ئەمە داستانێکە کە ئێشێت بەڕەسی بکەین. پس ئێمە بە مەسائلێک و دەست پێەکەین تا بزانین دەرک و دەریافتە ئێمە چەندێک لەم مەسائلە و لەم قەزایە دروستە. بزانم مثالێک بەم. من خەریکم لە تەعابیرێک کە لە ناو مەردمە مۆدە و مەردم ئەمانە بەکار ئەوە و قسەیان پێەکات، مثال تێرمە بۆیەوە. بین با ئێمە لەسەر حکوومەتە هەرێمە کوردستان قسە بکەین و بێژین حکوومەتە هەرێمە کوردستان چ شەکڵی کارەکە. مەسەڵەن بۆ بنەماڵەی بارزانی لەو ڕۆژەوە کە هاتکەسەوە ناوە ئەم خاکە خەریکە بەسەر ئەم مەردمە حکوومەتەکە، بە چ تەوجیهێ خەریکە حکوومەتەکە. کەلەمات و مەفاهیمێ وەکو دموکراسی چ کارکردێکی بۆمانە هەست. دموکراسی یعنی چی؟ تاک و دەنگە تاک یعنی چی؟ هەر تاکێک دەنگێکی هەست یعنی چی؟ کوردبوون یعنی چی؟ بۆ ئەمانە پارتی دموکراتی کوردستانی عێراقن، یەکێتی نیشتمانی کوردستانە عێراقن. ئەگەر ئێمە لەمانەوە دەست پێ بکەین، ئەو جار بۆ ئێوە یەکسری ئاسۆ ئەکرێتەوە کە ئێوە ئەفەهمن داستان چه خەوەرە. بزانن وەختێک تۆ لە ناو سەرزەمینێکە بە ناو ستەیت یان دەوڵەت یان نیشن ستەیت، دەوڵەت میلەت تعریف ئەکرێتەوە، ئەم دەوڵەت میلەتە لەسەر ئەساسە ناسیۆنالیزمێک دانریاگە، لەسەر ئەساسە ناسیۆنالیزم و جیاوازیەک دانریاگە. مەسەڵەن سەرزەمینێکیان هاوردگە
بەم سەرزەمینە ئێژن عێراق تا 1921 سەرزەمینێ بەناوە عێراق بە شکڵە دەوڵەت ملت مەوجود نییە، عەرەبێک بەناوە عێراقی مەوجود نییە. لە پڕێکە عێراقێک دروست ئەوێ و ئەم عێراقە ئەم نیشن ستەیتە پێک هاتەیەکە لە کورد و لە عەرەب بە سوورەتە کولی و یەکسەری مەجموعەهای ئیتنیکی قەومیەکی تر. خۆ ئایا ئێمە ئەم هۆڤیەتە عێراقیمانە قبوڵە یا قبوڵمان نییە؟ ئەگەر قبوڵمانە ئەو جار شەڕە ئێمە، ئەگەر ئێمە هۆڤیەتە عێراقیمان قبوڵە ئەو جار شەڕە ئێمە شەڕ دەسەڵاتە، چۆنیەتیە ساختار و سیستەمە حکوومەتە عێراقە. لەگرا ئەوەی کە مەترەحەکرێت تۆ ئەتوانی بێژی من لەگەڵ مەلەک فەیسەڵا نەبووم، حەز بە حکوومەتە مەلەکی ناکەم، بۆیە لە عێراقا کودتا ئەتەفاقەکەوێ و خانەوادەی مەلەک فەیسەڵ و خودە مەلەک فەیسەڵ ئەکوژن. ئێژن ئێمە حەز بە حکوومەتە مەلەکی ناکەین، حکوومەتە جمهوری تێرن، یعنی لە ساختارە مۆنارشی تەبدیلی ئەکەن بە ریپابلیک. پس ئەمانە ساختار و چوارچێوەی عێراق دەست ناخوات، هۆڤیەتە عێراقی قبول کریاگە و ئەمانە ئیستە حکوومەتە مەلەکیان نەگەرەکە، پادشایان نەگەرەکە و حکوومەتە ریپابلیکیان گەرەکە. لەم وەسەتە عیدەیەک هەڵ ئەسن ئێژن ئێمە حکوومەتە جمهوریمان نەگەرەکە، ئێمە حکوومەتە سۆسیالیستیمان گەرەکە. پس لەگرا پێکهاتەی عێراق دیسان پێکهاتەی عێراقە، دەوڵەت ملەتە عێراقە، دەوڵەت ملەتە عێراق تەکان ناخوا، ئەم مەردمە دروسە تائیفیەن بە سوورەتە تائیفی بەخۆی ئێژێ کورد، بە سوورەتە تائیفی بەخۆی ئێژێ عەرەب، بەڵام ئەم ئینسانە عێراقیە، هۆویەتێکی جەدید، ناسنامەیەکی جەدیدی بە ناوی عێراقیەت گرتگە. لەذا عیدەیەک ئێژن نە ئێمە ئەم حکوومەتانە بە سەرمایەداری ئەزانین، چ پادشاهی چ جمهوری، و لذا گەرەکمانە تەواوە سیستەمە حکوومەتە عێراق بگۆڕین، بیکەینە سۆسیالیستی. یەواش یەواش لەناو ئەم عێراقە یەکسری ئەتەفاقاتەکەوێ، کودتا ئەکەوێ، کەسانێک تێن بازی ئەکەن لەم عێراقە. تەمامە ئەو مەبدەانەی کە خەریکە شەڕ ئەکات ئەکسەریەت لە کانزای چەپۆتێن، یعنی مارکسیستیەتۆتێن، بە پشتوانەیە اتحادە جەماهیرە شەوروی. پس تۆ دیسانە ئەوەینیت ناسیۆنالیزمە عێراقی دەسی نەخواردگە، چون تەبەلور ناسیۆنالیزمە عێراقی حتا ئەگەر ملەتە عێراق ملەتێکی خیاڵیە، ملەتێکی واقعی نیە، ملەتێکی تەبیعی نیە، ملەتی خیاڵی عێراق ئیمڕۆ بە چوارچێوەی دەوڵەت ملەتە عێراقا تعریف کریاگەسۆ، قبولی کردگە، حەزی پێەکە و لەناوە ئەم چوارچێوە خۆی تعریفەکاتەوە، بەخۆی ئێژێ شەعبە عێراقی، بەخۆی ئێژێ مەواتنە عێراقی. خۆ لەگرا نە عەرەب بوون مهمە ئیتر، نە کورد بوون، مەگەر ئەوەی کە تۆ هۆڤیەتە عێراقی تعریفکەیتەوە. عێراقی چێس؟ عەرەبە یا کوردە؟ یا عێراقی نە عەرەبە نە کوردە، عێراقیە. خۆ ئەمانە بۆ هیچ عێراقی تعریف نەکریاگەسەوە. لە پڕێکە مەلا مستەفای بارزانی و عیدەیەکی تر بە خۆیان ئێژن خەبات و شۆڕشە کوردی. خەبات و شۆڕشە کوردی یعنی چی؟ یعنی ئەمەی کە تۆ قائل بەوەیتە کە تۆ ئینسانێکی بە ناسنامەیەکی جیاوازە و بە سەرزەمینێکی جیاوازە و بە جیهانبینیەکی جیاوازە و جیهانبینیە تۆ ناڕواتە چوارچێوەی عێراق. پێناسەیە ئەووەڵە تۆ ئەمەسە ئەم سەرزەمینە
داگیر کریاگە ئشقاڵ بووگە. خۆ تۆ ئشی چی بکەی؟ ئشی بێبێژی من کوردم، چۆن کوردم، کوردکێس بۆ کوردم، و ئەوی تری کوردکێس یعنی نەیار دوژمنە کوردکێس. تا تۆ بێژی من شۆڕەشە کوردیم دروست کردگە. ئیتر ئەمە ناڕواتە چوارچێوەی عێراق. شۆڕەشە کوردیە تۆ ناچێتە چوارچێوەی عێراق، ناچێتە چوارچێوەی ئێران، ناچێتە چوارچێوەی تورکیە و ناچێتە چوارچێوەی سووریە، چون ناوە ئەم شۆڕەشە کوردە. کورد یەک ڕەوایەتی هەست، یەک چیرۆکی هەست، گشتمانی یەک جۆر کوردین و 20,000 جۆر کورد نییەین و 12 جۆر کورد نییەین، سەرڕاستی کەمەوە 6 جۆر کورد نییەین، یەک جۆر کوردین. پس تۆ ناتوانانی بێژی وەڵام من کوردە پەرچەم زێڕینم، ئەو بێژێ نە من کوردە کلکڕەنینم، ئەو بێژێ نە من کوردە چاوغەمزەینم، ئەو بێژێ نە من کوردە فڵانم. تەوەجۆکەی یەک کورد مەوجودە. پس ئەگەر مەلا مستەفا شۆڕشە کوردی دانیاگە، ئێشێ مۆدلێ مەلا مستەفا لە نەوعێ ئێرادانە شۆڕشی بە هەمومان بخوا، تعریفێکە مەلا مستەفا لە ئێمەی ئەکا بە گشتمان بخوا. لەگرا غەشێکی گەورە اتفاقەکە فێ، ئەم غەشە ئەمەسە: هەڵگرتنە ناوە کورد بە ناوە کورد غەشێکی گەورەس لە ئومەتە کوردی ئەکرێ. پس شۆڕشی مەلا مستەفا عاجزە لە پێناسەکردنە کورد، هەروە کە قازی محەممەد عاجز بوو، هەروە کە حیزب دموکرات و کوردستانە ئێران عاجز بوو، هەروە کە پێکاکە عاجزە ناتوانێت، یعنی لاوازە ناتوانێت بێژێ بۆ شۆڕشە کوردیە. جواو ناداتەوە. تۆ ئەگەر لە چوارچێوەی عێراقا کار ئەەکەی، ئەو جار تۆ حیزب سیاسیت. حیزب سیاسیت های بە شوێنە سێ عنسر. عنسرە ئەوەڵ بەدەستهاوردنی داهات، بەدەستهاورد لە هەموو جێگەیەکی دنیا تعریفە حیزبی سیاسی ئەمەسە: بەدەستگرتنی داهات، بەدەستهاوردنی ئێعتبار یعنی کردیت و دەسەڵاتە اجتماعی. کارکردە حیزب چییە؟ سێشتە. لە یەکەم هەنگاویە کارکردە حیزب ئەمەسە کە چی بکات؟ بۆ خۆی و ئەندامەکان خۆی پوڵ بەدەستبێرێ. کارکرد دووەمی ئەوەسە هەم ئێعتباری کۆمەڵایەتی بەدەستبێنێت، هەم هێز بەدەستبێنێ. ئەمە فەلسەفەی حیزبە. لە میانە پارتی و یەکێتی دروست حرەکەتیان کردگە. پارتی و یەکێتی حیزبن، ئەمما حیزب عێراقی نە حیزب کوردی. هیچ ڕەبتێکیان بە کورد نییە، هیچ ڕەبتێکیان بە هیچ شێوەیەک بە هیچ شکڵێک بە کورد نییە. گو ئینکە هیچ کام لە نوێنەرانی پارلەمانی تورکیا و پارلەمانە ئێران ڕەبتیان بە کورد نییە. ئەگەر لە دیاربەکر چوو بێت، ئەگەر لە مووش چوو بێت، ئەگەر لە سنە چوو بێت، ئەگەر لە کرماشان چوو بێت. منزورم قەومی ئیتنیکیەکەیە، مەبەستم تعریفەکە نییە کە ڕاپەڕین لە کوردیەکە. با ئێمە بەرەبەرە بڕۆینە بەرەوە، لە یەکتری حاڵی بووین، بەحسە چی ئەەکەین؟ ئەی بۆ مەردم ئێژن ئەوانەی کەوانە دەسەڵاتە دزن، پوڵ خوەرن، فاسدن. مردم اشتباه حاڵی بووگە، مردم فکرەکە ئەمانە شۆڕشە کوردی بووگن و ئیدەیەک نەخۆیشیان ئیدەیە چووگن لە ناوە ئەمە کوژیاگن. دەرنەتیجە ئەمانە هەدەفیان ئەوە گەسە مردمە کورد خۆشبەختکەن، سەعادەتمەندیکەن. خەڵک ڕەخنەی ئەخلاقی لەمانە ئەگرێ. لە کاتێکە وانییە ئەمانە کاریان بە یەکچتە،
بە سنووقی دەنگدانە. تماشاکەن هەر حیزبی سیاسیەک وەسە بەرهەمهێنەرێک، هەر حیزبی سیاسیەک وەسە بەرهەمهێنەرێک، بەڵام بەرهەمی حیزبی سیاسی ئەم کالا نییە بیفرۆشێ پارە بەدەستبێنێ. کالایەک کە بەرهەمی تێرێت دەنگە، خەدەماتێک بە تۆ ئەدا، سرویسێک بە تۆ ئەدا کە تۆ دەنگی پێ ئەدەی. ئەمە لە چوارچێوەی شتێک بەناوت دموکراسیە مەبەستمە. ئەو شتێک ئەمانە حەزی پێکەن پێژن دموکراسی. یعنی مەسعود بارزانی و پارتی دموکراتی کوردستانی عێراق بۆی مهم نییە تۆ نانت هەسییا نانت نییە. ئەوەی بۆ مهمە لە دوهۆک و زاخۆ و هەولێر حتا ئەگاتە دێگەڵا ئەتوانێت 160 دەنگی مردمی ئەوێ بۆ خۆی بێرێت. ئەم کارەی چۆن کردگە؟ ئەم کارەی بە بردنەوە سرە ئاستە گیرفانە خەڵکە هەولێر کردگە و عیدەیەک، ئەم عیدە چین ڕوئەسای عەشایرە هەولێرن، مەلاکانە هەولێرن، ئەوانن کە هەر کامیان خەڵکێک لیان شتێ قبوڵەکە، یعنی هەر کام 1000 نەفەر و 500 نەفەر و 2000 نەفەری ها بەدەسۆ. پارتی بەمانە خەدەماتی داگە، کارێکی کردکە گیرفانی ئەمانە پڕ بوێ لە پوڵ، خەڵکووا دەنگەدا بزانێ گیرفانی پڕوگە لە پوڵ یا خاڵی بووگە. لە هەموو جێگەیەکی دنیا واسە، لە بریتانیا واسە، لە ئەمریکا واسە، لە فەڕەنسا واسە، لە هەرچی یەگەز واسە. خەڵک تەماشای گیرفانە خۆی ئەکا. پس لەگرا پارتی و یەکێتی یەک گوناحی گەورەیانوانە بلا. ئەو گوناح حازانی چییە؟ گەوجاندنی تاریخی ئومەتی کوردی لە ژێرە ناوە کورد و مبارزاتە کورد و خەسارەتە گەورەیەک لە قات و قڕکردنە مردم، لە بچووکردنەوەی قەبارەیە کوردەوار، لە دروستکردنی مێژوویەکی جەعلی ساختەی پڕ لە نیگریسی و قێزەونی. بزانن ئەم سەرزەمینی ئێمە پڕە لە ئینسانی سوء استفادە کرد، یعنی جاشە و سەرۆک جاش بووگە و ڕەنتی خوارگە و پوڵ پڕە. ئێمە لە عسمەت ئۆنۆنۆ هەسمان، حتا تاها یاسین ڕەمەزان، حتا ڕەشید یاسمی هەسمان. ئێمە ئینسانی وامانە هەست. عسمەت ئۆنۆنۆ دوای ئاتاتورک سەرۆک وەزیرانی تورکیە بوو، کورد بوو، بەڵام عسمەت ئۆنۆنۆی نەیوت کوردم، نەیوت بە ناوی کوردۆکارەکەم، نەیوت. عسمەت ئۆنۆنۆ تورک بوو. کابرایە کە ئمڕۆ لە کرماشانە ڕەنتی عەلی خامنەی ئەخوا، چەکی عەلی خامنەی وا لە گیرفانیا، بە ناوی کورد و مبارزە بۆ مردمە کورد چەک عەلی خامنەی نێ لە گیرفانیا، بە ناوی خۆی و بە ناوی سەرسەپۆردگی خۆی بە عەلی خامنەی و بە دەوڵەتە ئێرانی ئەو ڕەنتە ئەگرێ. ئێمە کەممان نییە ئینسانی وە. پارتی و یەکێتی لە ڕۆژی یەکەمە، کۆمەڵەوە دموکرات پەکەکە لە ڕۆژی یەکەمە بیان وتایە ئێمە پارتی دموکراتی عێراقین، ئیتحادی مەیهەنی و یەکێتی نیشتمانی عێراقین. یەکێتی نیشتمانیە کوردستانە عێراق. تۆ خێلی قەڵەتە کرد ناوی کوردستانە نێوە قەیخوەتەوە. تەوەجۆکەی چون تۆ هیچ گوزارشێ لە کورد ناکەی. ئێمە قبوڵمانە کرد ئەو جار وەختێ هەڵەبجە دروست ئەکرێت، وەختی ئەنفالەکان لەلایانی یەکێتی و پارتیوە دروست ئەکرێ، ئەم جنایەتە ئەکەن. ئەو جار ئێمە ئەمانوت مشتێ حیزب هاتگن بۆ دەسەڵاتی خۆیان، بۆ پارە و بۆ قودرەت. ملەتی ئێمە ئەکەن بە قوربانی، ئەکەن بە پەیجە و بەسەریا ڕۆنە سەرەوە. ئەو جار خەڵک بە هیچ شێوەیەک نە بە مقدەسی ئەزانین، نە بەلایەن و مهم بوو، بە مشتێ بازرگانی هەڵشکیاگی جنایەتکاری ئەزانین و تفیتەیەکردن. وا نەبوو. ئەم ئیتفاقە نەکەفت. پس تۆ ئەوێنی وەختی پارتی تەوجیه ئەکا، ئێژێ سندوقی دەنگدان و ئۆپۆزیسیۆن و ئەوانە ئەو دروست قسە ئەکا،
ئەو لە یەک جێگە تۆی خەڵەتان دەگە تۆ نازانی لە کووردا تۆی خەڵەتان دەگە. ئەنا پارتی حیزبێکی عێراقیە لەسەر چوارچێوە و ئەساسە عێراق دانریاگە کارە سیاسیەکە لەگەڵ سندوقی دەنگدانە بە تەزویر بە ڕیا بە درۆ خەریکە کارەکە. ئەوانێشی وانە هەولێرە لە گیرفانە لە دەسەڵاتە مەسعودە بارزانی ڕازین. مەسعودە بارزانی مەجای دزیکردن مەجای پوڵ پەیداکردنی بەوانداگە. کابرا تەقیگە لە ژێرسایی مەسعودە، چوار هەورەبانی هەست، دەدانە ڤیلای لە ئاڵمانە هەست، کاورا سروەتێکی عەزیمی بەدەست هاوردگە. ئەمە سازوکاری دموکراسیە لە بریتانیای شواسە، لە ئەمریکای شواسە. من لەگرا هیچ قەزاوەتێ ناکەم کە ئەمە خاسە یا خراوە. مەسەلە سەری وەسە تۆ ئەمە ئەزانی کاکی کورد، تۆ ئەمە ئەزانی، تۆ ئەمەی کە من بە موازەحیە وتم ئەیزانی. ئێستا ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ بۆ حملە ئەکا بە پارتی و یەکێتی. ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ کە ئێمە بین، ئێمە خۆمان بە ئینسانی کوردی ئەزانین. پێناسەی ئێمە ئەمەسە، سەرزەمینی کوردەوار لە کنارەکانی ئەممان و هەتا کنارەکانی دەریای ڕەش سەرزەمینی ئومەتی کوردیە. ئومەتی کوردی ئومەتێکی قەومی ئیتنیکی نییە، بەڵکو کوردیەت جیهانبینی و فەلسەفەیە. ئێمە دنیا جۆرێکی تر پێناسە ئەکەین، بۆیە بە ئێمەیژن کورد. جەهانە ئێمە جەهانە اختیارە، جەهانە ئەوان جەهانە ئینقیادە. لەگرا ئێمە شۆڕەشمان دەست پێ کردگە، ئەپرایزینگ بە قەوڵە ئینگلیسیەکان. ئەمە شۆڕشە و شۆڕشە ئومەتی کوردیە. هیچ نەهادێک مؤسسەیەک حیزبێک لە ژێرە ناوە عێراق، ئێران، تورکیە و سووریە بە مەشروع نازانین، بە هەنە خۆمانی نازانین، بە هەنە ملەتە کوردی نازانین. بۆیە ئێمە تین ئەم شعارە ئینتخاباتیانە ئەمانە ئەیکەن بۆمانەوەی خۆیان، بۆ گرتنە دەسەڵات پوڵ قودرەت. ئێمە باتڵی یەکەینەوە. حملەی ئێمە بەوان حملەی ئەخلاقی نیە، حملەی ئێمە بەوان حملەی سیاسی مبارزاتیە بە دوژمن نەڕەقیبی انتخاباتی. ئێمە لە دوو جیهانبینیە جیاوازۆتین. مەسعودە بارزانی بازرگانە، حزبێکی دانیاگە بە خۆی باوکەکەی و بۆیان دانیاگە، خونجاندگیانە، غەشە گەورەکە وا لەسەریەوە غەشی کردگە، بەهای بە مەردەمە ئێمەداگە، خوێنی بە مەردەمە ئێمە بردگە و عیداڵەت بە ئێمە حکومەکە بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی بگرین بۆ ئەم شارڵاتانیە و ئەم غەشە گەورە کردیان سەبارەت بە ئومەتە کوردی محاکمەیان بکەین و حکمە ئیعدامیان بدەین و ئیعدامیان بکەین. بە ئێمەی ئەدا، بە هیچ کەسێکی تری نەدا. لەگرا مەبنای ئێمە دزیکردن نییە، مەبنای ئێمە ئەوە نییە مانە 100 میلیاردیان دزیگە. قسەی ئێمە ئەوە ئەسڵن نییە. قسەی ئێمە ئەوە نییە ئەمانە دەژنیان خواستگە یان هەیان خواستگە. ئەمانە کۆمەلگای ئێمەیان گرتگە سەدەسەوە. ئیستا کە گرتیانە سەدەسەوە لە ژێرە ناوە کورد خەریکن لە ژێرە ناوە کورد و تەمامی هێزی ئومەتی کوردی لێ ئەسێنەوە. ئەوەی هێز بە هەر ئینسانێکی کوردی لێ ئەسێنەوە، بێدەسەڵاتی یەکەن تا داماوێ، تا کاولوێ، تا حیچکوێ نەوێ و ئەمانە هەتایە بەسەریان و سوار بوون. لێرەوە ئەمانیش کەسی خۆیان هەیە، کەسانێک وانە دەوریانە کە ئەمانە ئەتوانن لەمە کەڵک وەربگرن و ئیدامەی بن. من ئەم بەشە ڕائەگرم چون بەحسەکەی ئەمشەومان هەم درێژە هەم توولانیە، هەمن زەوایایەکی تر ئەەکەمەوە بۆ خاترەوەی من فکرەکەم ئێمە لە یەکتری حاڵی ناوین وەختی باسی مبارزاتە کوردیەکەین بەحسە چی ئەەکەین ئێمە، چۆن فەرقە ئێمەتە کە پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات ما بەقیە ئەحزاب چییە؟ بۆ ئێمە حیزب نین، بۆ ئێمە شۆڕشین قیامین، فەرقەکەین تەکاوانە. بۆیە ئێمە ئێژین تۆ حەقە نییە ناوە کورد بە خۆتۆ بنی، تۆ حەقە نییە بە ناوە کورد و قسە بکەی، حتا بە ناوە کوردە عێراق لە کەلەمەی کورد حەقە نییە ئستفادە بکەی. مەفهومە کورد بۆ تۆ قەدەغەیە و دەسی بۆ ناوەی. چون مەسعودە بارزانی، عەبدوڵڵاه ئۆجانان، عەبدوڵڵاه موحتەدی، مستەفا هیجری، خالدە عەزیزی، ئیبراهیمە عەلیزادە، عومەرە ئیرخانی زادە، تەواوی ئەوانەی کە ناوە کورد مەفهومە کورد استفادەکەن. ئەمە تاوانێکی گەورەست. ئەم ناوە بنێنە کنار،
وەکو مشتێ حیزب بە شوێنە دەسەڵاتە خۆتان نابن، ئەوجار ئێمە لەگەڵ ساختارە ئێوە دەرەکەفین. تۆ بەناوە کورد حەقت نییە یەک قەدەم هەڵگری، حەقت نییە بەناوە کورد قسە بکەی، تەفکیکی کەی بە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا و باشوور و باکوور. ئەم حرامزاییە ئەنێنە کنار، تەواویەکەن، مطلقاً تەواویەکەن. ئەو جار ئێمە لەگەڵ تەمامە سیستەمە ئێوە دەرەکەفین، کارمان بە ئێوە هەز. خب من تەعاریف خۆمەمدا مایکرۆفۆنەکە و حازرم کامێرا بم بە کەسێک بێت دەریافتە خۆی بێژێت لەمانەی کە مەوجود بوو، هەر کەسێ بێت مهم نییە. ئایا کەسێ گەرەکیسی بەشدار بوێ لەم بەحسە، یا من بڕۆمە ناوی بەحسێکی تر؟ بە دیارە کامێرای تۆ دانەنیشتم، ئەگەر کامێرات گەرەکە تا بدەمێت تریبوون ئازادە، ئەگەر نەتگەرەکە من ئیدامە بەم دیبەیتەکە. زاهرەن کەسێک کامێرای نەگەرەکە، ئێمە دیبەیتەکە دامە بین. پس لەگرا ئێمە زانیمان ئێمە سەبارەت بە ئەمری سیاسی حەجێ نازانین، حەجێ نافەهمین، نە ئەی زانین نە ئەی فەهمین، بۆیە گەوج و گێجین. نەئەزانین دموکراسی چییە، نەزانین سیستم چییە، نەزانین دەنگدان چییە، نەزانین حزب سیاسی چییە، نەزانین شۆڕش چییە، نەزانین کورد کێز، هیچ کام لەمانە نازانین. وەختی ئەمە نازانین ئەم بشێوکە دروست ئەوێ کە مەوجودە. بەڵێ ئاغای ئەحمەد فەرموو ئاغای کەسمەن ئەحمەد. کات کەسمە سەر چاوم ئاغای گیان بەخێر بێی. فەرموو کاکە، گوێت لە بەحسەکەی من بوو؟ هەرگا پەیمانەوەی ڕاستی بێ کامێرەکەم نازانم بە زۆرێک ئەوەستێ، ئێستا نازانم ڕسمەکەم چۆن دەرەکەوێت لای ئێوە. کێشە نییە قەیناکە، هەر دەنگەکە حساوە، تەسویر فرە مهم نییە بۆ ئێمە. فەرموون کێشە نییە، فەرموو کاکە. سڵاو سەرەتا سڵاو. سەر چاوم کاکی. ئێستا ئەمە تۆزێکە هاتم سەیری لایڤەکەتم کردبین، بەڵام هەندێک قسەم جۆ لێ بوو. بەڵێ سەبارەت بەوەی کە تۆ وەکو ئەوەی کە ئێوە ناوتان لە خۆتان ناوە ڕاپەڕینی کوردەواری سەر بەخۆ. بەڵێ هەموو کەسێ خۆی ناو لە خۆیانەیە کاکە کەسمان ئەحمەد، هەموو کەسێ خۆی هەموو کەسێ خۆی لە خۆی ناوانێت. هەموو کەسێکی خۆی ناوی خۆی ئەنێت. بەڵێ بەڵێ بەڵێ. تۆ ئێستا ئێوە مەسەنەن ئەو شتانە ڕەتەکەنەوە بە ناوی مەسەن هەر حیزب و لایەنێک بە ناوی کوردەوە قسە بکە، ئەبێ هەر کەسەوە بە ناوی خۆیەوە قسە بکە. تۆ مەبەستەکەتەوە منە؟ بەڵێ کەس بۆی نییە بە ناوی کورد و قسە بکات، چۆن هیچ کامیان پێناسەیە کورد ناکەن. بڵێ حیزبنی تر، حیزب ئەبزارێکە کارکردستەیەکە دیارەکانی چییە. ئەم خاڵە بۆ خۆشتان هەمان شتە؟ نا، ئێمە قیامین، ئێمە شۆڕشین، ئێمە پێناسەی محاولەکەین کورد پێناسەکەین، محاولەکەین سەرزەمینی کوردەوار پێناسەکەین، محاولەکەین فەلسەفەی کوردی بێنین، فەرقی خۆمان و جیاوازی خۆمان لە نێوانی خۆمان و دوژمنەکانمانە دەرخین و بڵێن دوژمنانە ئێمە کێن. کاکە ئەحمەد. بەڵێ بەڵێ، بەڵام من دیقەتی یەک شتم ماوە لە زۆری تایە، مەسەن زۆر جار پێشتر لە لایڤەکان تۆە بەاوە جۆم گرتووە لە قسەکان. بەڵێ هەندێشت لەگەڵ یان هەندێشت لەگەڵیانین، بەڵام ئەوەی دیقەتم ماوە کۆمەڵێشتی زۆر خراپی تایە. مەسەنێکێ لەوانە هەندێکەیە کە لەگەڵ خۆتان بە حساب لایەن گردووەمانە جنێوێکی زۆرەتەن بە خەڵکیە، گەرێکە قسەیە بکات ژنێوی بۆ نێرە.
ئیرادی نییە کاکە ئەحمەد ئەگەر فیشەکیشمان بەدەسەوە فیشەکیشمان لێدا خۆشۆڕش جددی ئەکرێت وەختێک کەسێک تێت لە هیچێ تێ نەگەیگە لە پڕێک و ئەوەسێتە پڕێتە ناو جمێنەدا و تۆهینەکا و فشار بەکارەهێنێ جمێندان تۆهینکردن تونند و تیژی بۆ فشارە یعنی نەیاری من دوژمنی من تێت دەمی من دابخە تۆ یا بە دەلیل و دەمی من داخەی یا بە تەهدید و زۆرۆ یەکێکیان تۆ یا من بە دەلیل و تەسلیمەکەی یا بە زۆر تەسلیمەکەی زۆریش جۆرا و جۆری هەست تۆ لە جێگەیەکە دەسەڵاتە بوێ پەلامارە فیزیکی ئەدەی چەکم لە بەرامبەر ڕائەکێشی ئەم گری لە سێدارم ئەدەی ئەم ڕفێنی تەقەم لێ ئەەکەی یا نە ئەم دەیتە بەرە جمێن و هەتاکی و تەمەسخور و ئەوانە ئەم کەی بە مەزهەلە ئەگەر واسە یارانە ئێلەیان وازە خەڵکی بکەنە مەزهەلە حملەیشی پێ بکەن ئەمە دوو پارادایمە لەگەڵ یەکتریا فەرقەکە کەلاممان فەرقەکە مەفاهیممان فەرقەکە لە یەکتری ئەدەین هەر کەسێکیش بەرامبەرمان بوێسێت لە ڕوبەڕۆ بە قسە جمێنی پێ ئەوڵ دەفە بە ئیستدلال و بەرخورد دەکەین جوابی ئیستدلالەکەی نەداوە بە جمێن هات بە جمێن جوابی ئەدەینەوە بە چەک هات بە چەک جوابی ئەدەینەوە بە چەقوات بە چەق جوابی ئەدەینەوە لە هەموو باشە پێ دووە باشە تو پێ دووە ئەمە مەسەلەن ئەمە ئەتوانێ مەسەلەن ئایا کورد ڕزگارکە ئەم شەڕەچنەوە تەبیعەتەن چون ئەمە ئەوەڵین بارە لە پێم وایە تۆ با من تۆ لە شتێ با من شتێکە کاکەجان من هەرچیز خۆم پێم وانە لەبەر ئەوەی باوەڕ ناکەم ئێستا لە باشوورا جنێوفرۆشیشی زۆر پیا بووە ئەوە وەزەی خەڵکەکە بینی ئەم مەسەلە جارێ پێش هەموو شتێک کاک پەیمان منەمەوە یەکشت بۆ تۆ ڕوونکەمەوە بەڵێ مەسەلەی کورد پێش هەموو شتێ شوناسە و کەرامەتە پێش هەر شتێک ئەگە تۆ دیقەتی بی کورد بەگشتی ون کراوە لە هەموو شوێنێکە بۆ نمونە لە شارەکەی تۆیە ئێستا تۆ شاری تۆ مەسەلەن کرماشانە بەنێک بڵێ وەنە یا سنەیە بەڵێ کرماشانە ئێستا تۆ بەگشتی کاتێک من بمێ بچم بڵێم ماڵی کاک پەیمان لە شوایە لە کرماشان یا مەسەن بۆ نمونە ناو نیشانەکەی بە تۆ بێم بڵێم لای فولکەی فلانە کەس لای خەستەخانەی فلانە شوێن یا لای مزگەوتی فلانە باشە ئێمە بەگشتی ئێمە دایمێ خوا لەو شوێنانەوە هێرشە بین کە دوژمن و ناحەزەکانمان لە سەنگەران بوو ئەم ڕێیەشمان زۆر تاقی کردوێتەوە ئەم ڕێیە نا هیچ تاقیمان ئەحمەد بێسە با من سوال لە تۆ بکەم تۆ خەریکی هینێشت ئێژی گویا بەدیهیە تۆ چۆن شۆڕشە کوردی دروست ئەەکەی وە شۆڕشە کوردی بەر لەوەی بێ ئەوەی کە پێناسەی کوردەکرد بێ ئیمکانی هەیە یا بە نەزەری تۆ کورد دیار پێویست ناکات سەبکەی کورد دیارە چییە بە نەزەری تۆ واسە بەڵێ بینمە کوردەوەیە کە تا ئێستا هیچ شتێکی ئەوە پێناسی تۆست لە کورد ئەوەیە کە هیچ شتێکی نییە یعنی چی کاگەحمەد بێست خوا تۆ چۆن کوردی من کوردم فەرقی من و تۆ لەگەڵ دانەی بریتانیایی وا لە چییە لەگەڵ دانێکی چییە لەگەڵ کابرایەکی بریتانیایی وا لە چییە فەرقی من و تۆ چییە جیاوازی من و تۆ لە نێوانی من و جەنابەت و بریتانیایەک چی ئەم جیاوازی چی مشەخەسیەکە وەکو مرۆڤی جیاوازیەکمان بەس لێرا کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە پەرتەوازین بڵاوی کاک ئەحمەد تماشاکە جەنابەت کاک کەسمەن خەڵکی کوێ خەڵکی سلێمانیت بەڵێ تەمەنە چەند ساڵە 42 هەر بژیت کاکەیان جەنابەت 42 ساڵتە 30 ساڵە وایتە ژێرە دەسە حکوومەتە هەرێم زندگیەکەی ژیانەکەی بەرنەوە تۆ ئەنفالە دیگە ڕەوت دیگە هەڵەبجەت دیگە هەمووی ئەمانتە دیگەوانیە کاک کەسمەن تۆ بۆ ناتوانانی پێناسەی کورتکەی هەلەمەکە جواب دەدەم تۆ مقەسر نییە یا
ئەمە پیشانەدا تاکێکی خەڵکی سلێمانی 42 ساڵ تەمەنێتی ئەم ئینسانە یەک دەستگا یەک ڕووناکبیر یەک تریبوون تا ئیستە بەمی نەوت کە کوردبوون چۆنە تۆ کە پێت ئێژن کورد یعنی چی یعنی محاولە نەکراوە کەیستە جەنابەت پێت وایە ئەمانە هەموو وڵام دریاە سوحال لە خۆی موجودە ئێژی کورد ئەوەسەوە حەجی نییە کاک کەسمن ئێمە تەوەقعەکەین لە کابرای خەڵک دیار بەکرد نەزانێ کوردبوون یعنی چی بەڵام کاکەیان لە خەڵکی هەرێمی کوردستان ناتوانین قبولکەین ئەم حکوومەتە کوردی بێت و دام و دەستگای ڕاگەیاندن و پەروەردەی بێت و لەسەر شۆڕش هاتە بێتە دەرۆ خەڵکەکەی نەزانێن کوردبوون یعنی چی کاکە ئێوە ئیمکاناتە هەتانە بروکراسیە هەتانە موسساتە هەتانە کەسی پسپۆڕ و قسە زلتان هەیە بە ئیدعا حکوومەتە کوردین نیمچە حکوومەتێکی دووفاکتۆی کوردین بە ئیدعا حیزب کوردین من گەرەکمە ئەم ئیدعا ڕاتڵکەمەوە من وتم ئەمانە حیزب هەن بەڵام حیزب کوردی نییە حیزب عێراقین پارتی دموکراتی عێراق یەکێتی نیشتمانی عێراق و ئەمانە ئەچنە چوارچێوەی میلەتی عێراق ئومەتی عێراق و بە عنوانە مەواتنە عێراقی تعریفەونەوە ئێستا ئێمە کاک پەیمانیە شتە پێ بڵێم کاک پەیمان من لەوانە تێگەم جا یارمەتیم بە منیشان دێ قسەی خۆمەیە بی تۆ سەیری کە ئێمە پێشتر دەستمان بۆ زۆر شت باشە مەسائلی شۆڕ کاک ئەحمەد بوەستە ئەمە تریبوونێکە خەڵک ئەیوێنێ منیش جەنابتم وەکو تاکێکی کورت هاوردگە قسە بکەی بۆ من مهم نییە شغڵت چییە ئاستی تێگەیشتن و سەقافەت وا لەکوێ چوو وەکو چی زۆر شتمان هێناوە وەکو چی دانەدانە ناوێن بۆ 1 2 3 4 ناوێن بووە تا ئێمە بفەهمین لە یەکتری تێگەی ئێستا بۆ باسەکەم فەرموو یەکێ لەو خاڵانەی کە ئێمە ناتوانین بێنە لای یەکتر مەسەلەی نووسین و زمانە کاکە تماشاکە ئیسە تۆوتە ئێمە زۆر شتمان کردگە ئەمانتە نەوت چوویتە سەر ئەوەی کە ئێمە لە یەکتری تێناگەین چون نووسین و زمانمان فەرقەکە ئیسە تۆ لە من تێناگەین ئەی چۆن لە مەولەوی تێگەی ئەی چۆن لە مەحوی تێگەی ئەی چۆن لە ناری تێگەی ئەمانە مەگەر ئەدەبیاتە کلاسیکە کوردی نیەن مەگەر تۆ قائل بە زوانە کوردی دیتروانیە چۆن ئێمە باسی ئەوانە ناکەم کاک پەیمان من باسی ئەوەکەم ئێمە مەسەلەن سێری ئێستا ئەگەر تۆ دیقەت بە ئێمە لەگەڵ خەڵکی باکوورە لەگەڵ ڕۆژاوایەکانە یا لەگەڵ خەڵکی دوهۆک و زاخۆیە کە بەشێکن لەو حکوومەتە تا ئێستا مەسەن بۆ نمونە ئێستا تۆ گەر دیقەتی بی خەڵکی دوهۆک و زاخۆ ئەوەندەی دۆست و ناسیاویان لە بەشە کوردستانەکەی تووشیا و سووریا هەیە ئەوەندەی تێکەڵاویان لەگەڵ ئەوانە هەیە لەگەڵ سلێمانی و هەولێرانیانە خەڵکی سلێمانی و هەولێریش ئەوەندەی لەگەڵ سنە و مەهابات و کرماشانە ناسیاویان هەیە لەگەڵ دهۆک و زاخۆیان نیان ئەمە بۆشی وایە ئەمە مەسەلە زمانە ئەمە مەسەلە نووسینە ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەمە بکەین بە بڕوای من ئەمە خاڵێکی سەرەشیە کەسمانی عزیز کاک کەسمان من تێگەیشتم لە فەرمایش جەنابەت ئەمە ناڕواتە ناوە باسەکەی شەوە ئێمە مەمنون کە بەشدار بوویت ئەمە نەزەراتە جەنابتە سەبارەت بەوەی کە ئێمە چی بکەین کە بەرەو کوێ بڕۆین باسەکەی من ئەمە نەبوو باسەکەی من شتێکی تر بوو باشوە دای ئەنین ئەو باسی جەنابتە بۆ وەختێک کە ئێمە گەرەکمان و بزانین چۆن بتوانین ڕەوایەتێکی یەکگرتووی کوردی دروستکەین یعنی چیرۆکێک یعنی ستۆریەک یعنی فینیشنێک دروستکەین ئەگەر ئیجازە بدەیت و ئەگەر فەرمایشێکت نییە من ئێوە قەتکەم چون بە بابەتەکەی ئێمە ڕەبتی نییە و کەسێکی تر بگرم کە لە بابەتەکە بووگە ئێوە مقەسر نین چون لە سەرەتای بابەتەکەەوە نەبووکەن قەتتان کەم باجازە بابەتەکە ئەزانی چییە باشە زۆر چاکە بەس ئاخرین قسەمەوەیە ئەم شتە بە کورد بە یەکگرتووی ئەتوانێت سەرکەوێت بە پەرتەوازایی ناتوانێت سەرکەوێت هەرەوە درستە دەست خۆش بێت
دروستە سەرچاوە دەوچاس کەسێکی تریش گەرە کێسی بێت وەلێ دەربارەی مەوزوعەکە قسە بکات ئەو باسەی کە من کردمەوە بێت قسە بکات من گەرەکمە بزانم ئێستا زاهێران ئێمە تێگەین کاک کاسمان ئینسانێکی کوردیە خەڵکی سلێمانیە بەڵام ئەم ئینسانە پەروەردە نەکریاگە مقەسریش خۆی نییە پەروەردە نەکریاگە ئەم جامعە ئەم ئینسانەی پەروەردە نەکردگە بۆیە تو ئەم ژەڵەژاویە لە کۆمەڵگای ئێمە وێنی کەسێکی تر گەرەکێسی تەشریف بێرێن کامێرا بگرێت تا من کامێراکەی پێ بدەم ئەگەر نا با من باسەکە ئێدامە بدەم خۆبزارن لایڤەکەی تر داخریا سەبەبەکەشی ئەوە بوو کاکەی نووسای دەنگت نییە و من هاتم تاقی دەنگەکە بکەمەوە کە قەت بوو ئێمە لە لایڤەکەی پێشووترە ئاگامان لێ بوو و بەحسێکمان مەترح کرد سەبارەت بەوەی کە ئێمە چەندێ لە مەسائل ئەزانین و ئێمە چەندێ ئامادەین لە دنیای ئەمڕواژیانکەین ئێمە چەندێک لە مەسائلێک کە بەحسی یەکەن کەلەمات و مەفاهیمێک کە باسی یەکەن تێگەیگین چون ئەگەر لەمانە تێنەگەیوین ئێمە ناتوانین بەرەنگار هیچ کەسێ بووینەوە شەڕ لەگەڵ هیچ کەسێکا بکەین ئێمە ئەگەر نەزانین بەرژەوەندی یعنی چی سەردەر ناکەین لە ئابووری و لە ئیقتصاد بە هیچ جۆرێ ئێمە ئەگەر نەزانین خوێندنەوەی داهاتوو بە چه کەڵکێک دێت هیچ ژیانێک ناتوانین بکەین پس ئێمە مهمە کە ئەمانە بزانین ئینسان کاتێک تەجروبەی تاڵی لە ژیانیا کرد ئینسان کاتێک لە نێوان معزەڵات و کێشەی گەورە تێپەڕی ناوی ئەوانەیە تەجروبە ئەزمون و بەهاکەی زۆر قورس بوو بۆ خاتری ئەوەی کە ئەزمونی بۆ تکرار نەبێتەوە شتێکی دروست کرد بە ناوی خوێندنەوەی داهاتوو ئەمانە مهمن ئێمە بەحسیکەین چون ئێوە ئەوێنن وەزعیەتی کۆمەڵگای کوردەوار لە کلاپسێک یان لە وەستانێکی مطلقایە ئێمە ئوسولەن حاڵیمان نییە چرخەوەرە و ئوسولەن شتێک لە ناوی ئەم کۆمەڵگان ناڕواتە بەرەوە بۆیە ئێمە هیچ وەخت ناتوانین لەگەڵ ئەوانەی کە دوژمنمانن دەرکەبین چون پێناسەیەکمان نییە بۆیان چون پێناسەیەکمان نییە لە خۆمان چون تێناگەین چۆنێشی خۆمان ناڵس و کەوتکەین بابەتەکەی تر لە لایڤەکەی ترا کە قەت بوو مەوجودە و من هەر لە دوای ئەو بابەتە ئەو کەسانەی کە بەشدار بووگن و بابەتەکان گوێ لێ بووکە بێن نەزەراتە خۆیان بێژن ئێمە کۆمەڵێک پرسیار مەترحەکەین تەکە یەکتریا گفتوگۆیەکەکەین تەکە یەکتریا ئەمە ئامارگیریەکە بۆ ئێوە تا ئەو ئیدعای ئێمە سابت بوێت بزانین چەند نەفەر لە مەردم ئەم مەسائلەی کە ئێمە مەترحمان کرد لێی تێگەن کەسێکی تر کامێرای گەرەکە کەسێکی تر کامێرای گەرەکە خب زاهران کەسێک کامێرای نەگەرەکە پس من کۆی بەحسەکە ئاوا پێ یەکەمەوە لە مەجالە ئەووەڵە پارتە دموکراتە کوردستانە عێراق یەکێتی نیشتمانیە کوردستانە عێراق تا زەمانێک مەفهومە بەناوە کورد هەڵەگرن و ئیدعاکەن کە شتێک بە ناوی مبارزەیان بۆ کورد کردگە ئەمانە لە منزەرە ئێمەوە ئیدعاکەیان ئیدعایەکی پوچ و بەتاڵە و ئەوان ناتوانن بە ئێمە بێژن بە من بێژن بە یاران ڕاپەڕین بێژن تۆ خەڵکی قامشلویت تۆ خەڵکی دیاربەکری تۆ خەڵکی کرماشانی تۆ خەڵکی سنەی و تۆ بۆت نییە لە ئەموراتە ئێمە دخاڵتکەی ئەو ئەتوانێت ئەو قسە لەژێرە ناوە کاورایەکی عێراقی بکە ئەو جار دەوڵەتە عێراق دەوڵەتە ئشغالگەر و داگیرکەرە سەرزەمینە ئێمەس دەوڵەت نەمیلەتی نە ئەو میلەتە خیاڵیە کە هێشتا لە خیاڵیشا دروستنەوەکە پس ناتوانێ مەسعودە بارزانی و یەکێتی نیشتمانی ئەو ئیدعا سەبارەت بە ئێمە بکە
و ئەوانیش تا هەڵگری ناوی کورد بن تا هەڵگری ناوی کورد بن ئێمە بە تەمامی قودرەت هێرشیان پێکەین و لە ژێر ناوە کووردا تاریخێکیان تۆمار کردە کە ئێشێ محاکمەیان بکەین و حتمما لە محاکمە حکمیشیان ئەعدامە خۆیان و ئەندامەکانیان تەمامە ساپۆرتەرەکانیان واسە داستانەکە ئەمە سەک من تعریفم کردەوە. پس ئێوە دیتان لەگرا ئێمە دەرکێکی دروستمان نییە بۆیە مەسەڵەن پێمان وایەشی بین جمێن بین بە بنەماڵەی بارزانی جمێندانە تۆ بە بنەماڵەی بارزانی هیچ دەردی دەرمان ناکە چون حیزب مەسعود بارزانی کەرەستەیەکی ترە و کارکردێکی تری هەست و خەریکە باش کارەکە مەسعود بارزانی ئیمڕۆ توانیگەسی داهات بۆ خۆی و بۆ حیزبەکەی و بۆ ئەندامەکانی و بۆ کەسوکاری دەور و پشتی دروستکە توانیگەسی دەسەڵات دروستکە و توانیگەسی ئێعتبارێکی ئیجتیماعی سیاسی چ لە سەتحە عێراقۆ و لە چ سەتحە جەهانۆ بۆ خۆی و بنەماڵەی و حیزبەکەی کەس بکە هەروە بنەماڵەی بارزانی تاڵەبانی و هەروە یەکێتیە نیشتمانی کوردستانی هیچ کام لە قسەکانە ئێوە نەدروستە نەمەشروعە زەمانێک بەرەنگاری تەکە یەکێتی و پارتی دروستە و مەشروعە کە لە فەلسەفەیەکی کوردیەوە بێتە دەرەوە بەو ئیدعا کە سەرزەمین و کوردەوار داگیر کریاگە و ئەمە قیامە ما بەقی حیزبن حیزبیش ها بە شوێنە گرتنە دەرامەد و دەسەڵات و ئێعتبارە مەسەلەن گۆڕانیش هەرواسە مەسەلەن هەر حیزبێکی تر بێت لە چوارچێوەی ئەوانە کار بکە هەرواسە و ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ تەمامە ئەمانە بە بەشێک لە دەوڵەتە داگیر کە لە سەرزەمین و کوردەوار و ئومەت و کوردی ئەزانێت و بە دوژمنە خۆی ئەزانێت و بە دوژمنە ئومەت و کوردی ئەزانێت پس لەگرا نەخشامەی کە کوڕە خاسەس و دڵی ئەسووتێت و دڵی ناسووتێت و دەمە قۆپانە کاتە پێی و کوردی قسەکە و کوردی قسە ناکە بۆ ئێمە نەموهیممە نە کارکردی هەست ئێمە سیاسی مبارزاتی تەکە مەوزوعەکە بەرخۆردەکەین. پس ئێوە دیتان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ مەسئلەی نە دزیە نە فەسادە اقتصادیە ئەمما پارتی دموکراتی کوردستانی عێراق و یەکێتی نیشتمانی کوردستانی عێراق کە لەسەر سەرزەمینی ئێمە دانریاگن بۆ خاتری ئەوەی کە دەسەڵاتی خۆیان دەسەڵاتی ئەربابەکانیان یعنی ئاغاکانیان بمێنێت و ئێشێ مردمی کورد حتا ئەتوانێت لە خۆی دوور بخرێتەوە ئینسانە کوردی ئیتر نەزانێت کورد چییە و کوردبوون بۆ چییە و چه شکلیە ئینسانە کورد سەرزەمینەکەی بگۆڕن خوو تەبعی بگۆڕن هەموو دەسەڵاتێکە هەسی ئەم دەسەڵاتە چییە پەیوەندی کۆمەڵایەتی بنەماڵە سۆز و عاتفە خزمایەتی کوردیەت هەمووی لێ بسێنەوە پوڵ پارە سروەت زەمین مالکیت هەمووی لێ بسێنەوە کەچی بێت کەم ئینسانە هیچ هێزێکی تیا نەمێنێت هیچ دەسەڵاتێکی نەوێت دێ ئەم ڕێگانە مەسڵەن تۆ ئەوێنی ئمڕۆ لە کوردەوارە فەسادی ئەخلاقی تێتە بەرەوە فەسادی ئەخلاقی تێتە بەرەوە لە هەموو بوارێکە لە بوارە جنسی لە بوارە ئابووری لە بوارە سیاسی لە هەموو بوارێک و فەسادێکی سیستەماتیک تەبلیغ ئەکرێ لە ڕێگەی دام و دەستگا میدیایەکانە ئەمانەوە ئەمە بۆ نابوودیە ئومەتە کوردیە ئەمە بۆ نابوودیە ئومەتە کوردیە بۆ نابوودیە چمکە کوردیەتە و بۆ نابوودیە کوردە و لە کنارە ئەمە ئەوانەی کە یارمەتی بنەماڵی بارزانیە دەن ئەوانەی کە دەنگەدەن بە بنەماڵی بارزانی و یەکێتی منتەفع بووگن لە دەسەڵاتە پارتی و یەکێتی لەذا تەواوی ئەوانەی کە لە ژێرە چەترێ پارتی و یەکێتی بە دەسەڵاتە ماڵی گەیگن ئەمانە هەر ئەوانن کە سنووق ڕعی بۆ ئەمانە پڕەکەن و سنووق دەنگدان حکمە ئەمانە لە نزر ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ئێعدامە گەشتیان حکمیان ئێعدامە ئینقلابی ئومەتە کوردیە بە خاس و خراویانەوە پارامەترە ئێمە بۆ ئەم کارە مەتنە کوردیەکە کەوا لە دەستمانەوە و شۆڕشێکی مەوردە ئیدعای ئەمانە
ئەمان ئیدعاکەن شۆڕشە کوردین و ئێمە سابەتی ئەەکەین نیەن. ئەندامێکی پارتی ئستەتوانێت میکرۆفۆن بگرێت، ئەندامێکی یەکێتی ئەتوانێت میکرۆفۆن بگرێت. ئەوانە کە قەڵەم بەدەستە ڕۆژنامەوانە ئوستادی جەجامە ئاس کیس ئیستا ئەتوانێت بێت میکرۆفۆن بگرێت و دفاعکات بێژێ ئێمە جریانە کوردین، ئێمە شۆڕشە کوردی بووین، ئێمە حیزب نەوگین بەو کارکردەی تۆ بەحسیەکەی. دیتان خۆ پارتی وێکێتی من هیچ ڕخنەیەکم وەکو حیزب لە ئێوە نەگرت. وتم ئێوە کارتانە مەسە، پارە بۆ خۆتان بەدەست بێنن، دەسەڵات بۆ خۆتان بەدەست بێنن، ئێعتبار بەدەست بێنن و لە ڕێگەی پڕکردنی گیرفانی خەڵکەوە بتوانن جارێکی تر دەنگیان لێ بستێننەوە. من ئەمەم وت وام نەوت کێشەمان نییە لەمەە، کێشەی من وا لەسەر چیە؟ ئەوەی کە تۆ بە عنوانە خەباتە کوردی خۆتە پێناسە کردگە زیاتر لە نیو قەڕنە خەریکی بەها ئەدەی بە ئومەتە کوردی، بەهای قرس و خەریکی ئەم کۆمەڵگان نابود ئەەکەی. جایسە هەر کامیان ئەوانەی زۆر تەرەفدارە پارتی وێکێتن بە ئەحترام و بە ڕێز و فەرمۆن بێن دفاعی لێکەن. ئیمکانی نییە لەم 63 نەفەرەوا لە ناوە ئەم لایڤە دوانی سەر بە یەکێتی و پارتی نەوێ. فەرمونون من ئێستا حکومە مەرگە گشتانمدا، وتم خوێنتان مباحە، هەموو ئەندامەکانتان لە سادەترین پێشمەرگەتانەوە تا مەسعود بارزانی. من ئیمڕۆ هەموو بازرگانێک کە لە ژێر سایەی پارتی وێکێتی گیرفانی پڕبووگە و ئینحساری وا لە گیرفانە و بووگە بە ساحەوی پوڵ، ئەگەر سەیارە فرۆشە، ئەگەر خورما فرۆشە، ئەگەر پەنیر فرۆشە، حکمی مەرگە. ئەم حکومە شۆڕشە کوردی ئەیداد چون هۆی تەداومە دەسەڵاتە پارتی وێکێتی و حکوومەتە عێراقی ئێوەن کە لە ناو کۆمەڵگای ئێمە مەوجودن، ئێوەن کە عاملە هاوردن دەنگن بۆ سنووقەکان ئەوان. ئێوە حەقتانە ئەگەر ئەمریکایە بووی حەق بوو ئەتوت گیرفانمی پڕ کردگە، حیزب دموکرات گیرفانمی پڕ کردگە، حیزب جمهوری خوا گیرفانمی پڕ کردگە، حەزی پێکەم و سفرەکەم ڕەنگین بووگە و خۆشە و هەر بۆ مەگەرەکمە. بەڵام ئێوە لە ژێرە ناوە کورد هاتکنم کاراکەن. ئێوە خاڵۆ و مامۆ و کەسوکارە ئێمە و سەرزەمینە ئێمە و بەناوە کورد و بەناوە دەسەڵات و کورد و بەناوە ومەت و کوردی و بەناوە سەرزەمینە کوردەوار، ئێوە تەپتان داگەسە سەران مەردمە لەگرا غەشێکی گەورەتان کردگە و جنایەتێکی گەورەتان کردگە، بەهایەکی گەورەتان بەم مەردەمە ئێمەداگە، وەیشێ لەگرایەوە محاکمە بکرێن، وەیشێ بەرخوردتان پێ بکرێن. ئەمەسا ئەو شتەی وا ئێمە ئەکسەرەن نایزانین، هەروە لە خۆمان و کاکەیە زەحمەتی کێشە تەشریفی ئاورد خەڵکە سلێمانی بوو، 42 ساڵی بوو، عاجز بوو لە پێناسەکردنە کورد لە ژێرە دەست حکوومەتە هەرێمە، عاجز بوو تاریفێ بکات و ئیدعا بکامانە کوردن. دەی چۆن ئێژێمانە کوردایەتیان کردەگە، چۆن ئێژێمانە بە عنوانە حکوومەتە کوردی وانەوێ هەریمە کوردستان، حەلیمە کوردستان. تەوەجۆکەی لە کاتێکا ئەگەرمانە شۆڕشە کوردی وایەنە ئیستا خەڵکی سلێمانی مەشەیە تێگەیشتوترین نەقیترین کورد، شۆڕش گێرترین کورد وایە کوردیان شۆڕشیان سادر بکردایە بە دنیا، شۆڕشیان سادر بکردایە نەنەوت، سدور شۆڕشیان بە دنیا بکردایە. و ئێوە دیتانە اتفاقە نەکەفت و ئێوە دیتان کە ئەنچێکە بە ناوی شۆڕش لەگرا مەترەح بوو مەوزوعیەتی نەبوو و نێسی و ئەمە غەشە گەورەیە تاریخیە کە لەسەر سەرە ئێمە ئەکرێت و ئەمانە محاولە ئەکەن بە شارڵاتانی خواستەکانە خۆیان بە عنوانە خواستە مەردم بەحس بکەن. بەڵێ کاک بەهمەن ئەحمەد فەرموو. وەڵاخۆ کاکە لای ئێوە کوشتێ تاریکە سەڵاتە. وڵی شوێنەکەم وایە کاک پەیمان سڵاو و کاتتان باش. سەرچاوازان وتی هەر دەنگ و بێ باشە، هەر دەنگە بێکە بەسە خۆت دەرمە حیدەی زۆر باشە. زۆر باشە، سڵاوتان دەبێ، سڵاو لە هەموو بینەرانی لایفەکە و فەرماغیان سەرچاو. سپاس دەکەم. من ماوەیەکە بێ
ئاشنایی پەیام و مەتنەکانی کوردەواری سربەخۆم دەستان خۆش بێت پەیامەکانتان هەموو لە جێی خۆی من ئەمەوێ لە شتێکەوە دەست پێ بکەم ڕاستی ئەم حزبانەی ئێمە هیچ فەلسەفە و هیچ ئایدیا و هیچ بیرکردنەوەیەکان نییە تا ئێمە بەوە هەڵیان سنگێنین لەسەر هەموو حەبلێگاریەکەن کاک بەهمن ببەخشە با من لەگرا دوو تێ نوکتە مادام تۆ ئەمانە ئاماژە پێیەکەی و ئەمانە قسەی نێوتەقامە با من پشڕاستی کەمەوە لە هیچ کوێی دنیا کاکە بەهمن هیچ حیزبێک هیچ بەرنامەیەکی بە پێش و دروستکراوی تماشاکە ئامانجی حیزب ئەمەسە نوێنەرێک لە خۆی بناسیێنێ بە خەڵک و ئەو بتوانێت دەنگی خەڵک کۆ بکاتەوە کە بڕاتە پارلەمان یعنی کەرەستەی سیاسی بدێ بەدەسەوە دەسەڵاتی سیاسی بدێ بەدەسەوە جا تەوەجۆ بکە لە هەموو جێگەیەکی دنیا ئەو خواستانەی مردم دەنگی پێدات لە پەیرۆ پرۆگرامە هیچ حیزبێکی نییە مەسەڵەن ئەوێنی کابرا ئەڵێ ئەوڕۆ ئەڵێ ئەو کرێمی دانشۆردن هەزێمە پێژین خەمیردان کرێمی دانشۆردن کەمە موجود نییە خەڵک هەموو دانی دانغزاوە لەکوێ لە ڕانیە مەسەلەن کابرایەک ژێرە ناوە یەکێتی ئێژێ من ئیشێک ئەەکەم کارێک ئەەکەم کە کرێمی دانشۆردن لە ڕانیە بە بەلاش هەموو ماڵێسی پێ بکە ئەمە دیعایی هەڵبژانی بۆ دەنگ بەدەستێت لە هەموو جێگەیەکی ئەم سیستەمە قۆڕە ئەمەزە دۆجۆکەی تۆ ئەمێنیت یەکێتی پارتی کۆمەڵە دموکرات حەج بەرنامەیە وەختی تۆ بەرنامەی ئیدارەکردن و کۆمەڵگاریە ئەو جار تۆ ئەچیتە قاڵبە ئیدئۆلۆژی ئیشە تۆ ئیدئۆلۆژی بێت مەسەڵەن کابراژێ من حەزەکەم بە ئیدئۆلۆژی کۆمەڵە پرسیارەکە ئیدئۆلۆژی کۆمەڵە چییە نایستە ئیدئۆلۆژی حیزب دموکراتچی ئەویش نازانی ئەمانە نە بەرنامەی سیاسیان هەز نە ئیدئۆلۆژیان هەیە ئەمانە تابلۆی بەیاندانیاگە بە ناوی حیزب بەڵێ نازانی ڕەنگیان چییە وەکو کارکردی حیزب لە تاوتن هەر دقەیە ئەنوار ڕەنگە گۆڕن لەکوێ ئاخڕەکان بۆ بڕێژ بەڵێ فەرموو دەستە خۆش بێ بەڵێ هەر ئەوە ماهێتیانە من ئەمەوێ هەر بە دەسەرەتای دروستبوونیانەوە ئەمانە ینی چەندین ئایدۆلۆژیا فکرە جارێک چەپ جارێک ڕاست لەکوێ خەڵکەکە عاتیفەی بەچەی بجوڵێ ئەوان ئەوە بەکارێنن بازرگە بەڵێ کورت و پوخت بازرگانن و ئەیانەوێت عمیلن بازرگان کاکە بەرهەمهێنەر تماشاکە حیزب و حیزبایەتی و ئەندامانی حیزبێک بەرهەمهێنەری چین بەرهەمهێنەری خەدەماتێکی سیاسین کە بتوانن دەنگی تۆ بسێنەوە جارێکی تر بکەیتەوە ناوی سنووقەکە بۆیان ئەمە لە دموکراسیا وایە لە دموکراسی وایە ئەو شتێک کە ئیمڕۆ دیعایی بۆکەن لە سەرحی جیهانە وایە حیزب وایە ئەمانە ڕەبتیان بە کوردۆ نییە قسەکەی من و تۆیش ئەمەسە هیچ ڕەبتێکیان بە کوردۆ نەبووگە نەهەیە بەڵکو ئەمانە کەرەستە و ئامرازە داپڵۆساندن و نابودیە ئینسانە کوردی بووگەن قسە ئێمە ئەمەسە بەڵێ ئێستا ئێمەکەوە حەکەین لە باشوورە خەونی ئێمە ئەوە بوو خەونی هەموو کوردێک ئەوەیە باشوورە کە ئێستا بەڕێستان کردوتانە بە حەلیمە کوردستان بەڕاستی ئەبێ هەر ئاوا سووک سەیریکەی چون ئەبووە ئەمە ببووە بە ناوکی گەورەی کوردستان بووە بە ناوکێکە ئێمە کوردستانی گەورە تیا کۆ ببینەوە و ئەو هێز و زەوتوانایە لێرە هەبوو ئیمکاناتی لێرە هەبوو ئەتوانرا پارچەکانی تر و کوردی تر ئیسفادەی لێ بکات و ئێمە بتوانینەوە خاکی خۆمان بەڕەهایی بەدەستی خۆمان بێنینەوە بەڵام ئەمان ئەپەڕنەوە بۆ شوێنەکانی تر و ئێستا ئێمە ڕاستەوخۆ هەر لەسەر ئەم دوو بنەماڵە ئەم دوو حزبە بەڵام ئەو حزبانەی تریش کە ئێستا لە باشوورن هەر هەمان ماهیەت و هەر هەمان غیرەت و هەر هەمان جوڵە و شێوازی و دنیابینیان هەیە تۆ سەیرەکەی ئێستا ئێمە گۆڕان دروست بوو پاڵپشتێکی زۆر کرا کە ئەتوانرا زۆر بە ئاسانی ئەمانە بخەینە کەنارەوە بەس ئێستا دانە هەمویان دز دەرچوون دانە هەمویان جاسوس دەرچوون هەر بەسەر خەڵکی خۆیانەوە هەر بەسەر لایەنگر و بەسەر دەنگدەری خۆیانەوە
کاکە بەرمەن تەوەجۆ بفەرموو سرنجەت بدە بەمە من لە سەرەتای بابەتەکەەوە وتم حیزبی سیاسی کارکردی چییە یعنی بە چ کەڵکێ دێ تماشاکە کۆمەڵی ئیسلامی عەلی باپیر خەرجی بکە کۆمەڵی ئیسلامی عەلی پاپیر لەسەر ئەساس و ئیدئۆلۆژیەک بە ناوی ئیسلام دانریاگە تەوەجۆکەی وەلێ ئەمە حیزب سیاسیە حیزب سیاسی یعنی چی یعنی عەلی پاپیر گەلێکی بۆ خۆی و بۆ ئەوانەی وانە دەوروبەریا و پێئێژێ ئەندامی حیزب پارە بەدەستبێنێ دەسەڵات بگرێ و ئێعتبار بەدەستبێنێ ئەمانە لێو دووە جارێکی تر وەختی ئەتوانن دەنگی خەڵکی بسێننەوە ئەمانە سەرکەوتوو بوون لە کارە خۆیانە بزانە عەلی پاپیر ئێستا مەسەڵەن 5 کورسی لە پارلەمانە هەیە لەوەتی هەبووە هەیەی مەسەلەن ئەم کابرا سەرکەوتووە بە ئەندازەی 5 کورسی پارلەمان سەرکەوتووە کێشەکە زانی وانە چیە کێشەکە وا لە ناوی ئەوەی کە ئەمانە هیچیان ڕەبتیان بە ئومەتە کوردی نییە ئەمانە مشتێک کەرەستەن لەژێر دەسە دەوڵەتانە کۆرپۆریشنیە هەموو دەسەڵاتیان ئەمەیە کە شوناسە کورد سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردی کاولکەن نابودیکەن بە جسم بە فیزیک بە ڕۆ بە ڕەوان بە هەموو شتێک بە هەموو دەسێ کاولیکەن لەگراتۆ ئەگەر ئەوێنی ئەم حیزبانە هەنووز دەنگ بە دەستێرن سەبەبی هەیە سەبەبەکە ئەمەسە کۆمەلگای ئێمە هێشتا نازانێت ژیانی کۆمەڵایەتی چۆنە هەر کام لەم حیزبانە ئەگەر دیوتە ئەمانە سەرانە بەچەکەنەوە پارە بەشەکەنەوە هەر کەسی گیرفانی بە یەکێتی و پارتی و کۆمەڵ و یەکگرت و شوعی پڕ ئەوێ دەنگیشیان پێدا ئەمریکای شوایە بریتانیای شوایە کابرای بریتانیای تماشاکە ئەگەر دەسەڵاتە لەیبر لەسەر کار بێ مەعافی چووەتە سەرەوە زەریبە هاتووەتە خوارەوە دەنگی پێدا ئەگەر وانە بێت دەنگەدا بە کانسەرڤاتیڤ تماشاکە نەقۆن ئێستا ئێوە لە ئیاڵەتی متحدەی ئەمریکا تماشاکەی دۆناڵد ترامپ تێ دۆناڵد ترامپ هێرشی شخصیەکە باسی بێشەرەفی خەڵکیەکە ژێ ئەمریکا داخە ئێژێ هەرچی خارجی ئەیخەمە دەرەوە ئێژێ هەموویان چەپاڵن ئێژێ ئیسلامی کەسیفن دۆناڵد ترامپ دەنگ لە من و تۆ ناسێنێ دەنگ لە کاورایەکی سپی ئەمریکایی ئەسێنێ خەریکە قسەیەکە کاکە ئەو دەنگی پێدا ئەم خەریکە بەرهەمێک ئەفرۆشێ کە ئەو ئەی کڕێ ئەسەن بۆی مهم نێت تۆ چۆن بیر دەکەیتەوە ئەساسی سیاسیەکە وایە ئەساسی سازمانی دەوڵەتەکەیان وایە سیستەمەکە وایە من و تۆ لەکوێ بە قەیران گەیشتین کاک بەرمەن لەوەی کە من و تۆ ئینسان کوردین و لە بێدەسەڵاتی مطلقا ئینسانی کورد لە ماهیەتی خۆی لە ڕنگ و بۆی خۆی دوورەخرێتەوە ئافەرمین ئێستا ئازارەکەی تۆ کێشەی تۆ ڕەنجەکەی تۆ ئەوە سەر ئەمانە بوو لە ژێرە ناوە کورداوا ئەکەن لە کورد و ئەبێ ئتفاقی کە ئەکەوێ ئەمە سەر ئەمانە حیچیان کوردی نین دابیرکەرە سەرزەمینە کوردەوارن و ئەوەی لەگەڵیانە ئەوەی لە ژێر سێبەریانە بووە بە ساحیبی پوڵ مەعاش ئەخوا سفرەی ڕەنگین بووە خوێنی مباحە کوشتنە قیامی کوردی ئەو تۆزە پولەش بۆ ئەوەیە هەر کیانەکە یەکجاری هەراوە بەلەقی بسوڕێ ئەوەشیان کردوتەوە تەبیعەتەن لە بەرامبەر ئەو تۆزەشا کەرامەت و خاک و هەرچی پیرۆزیمانێ ئێستا خستوان دەژێر پێیان ئێستا ئێمە لە بەردەم واقعەکەین ئینسانی کورد پوچ بووە هۆکارەکەشی هەر ئەمانە ئەو بۆچوونە بۆ خۆمان دروست بکەینەوە کە ئێمە ئەم واقعی ئێستا دیاین ئەمە ڕنگ و ڕەواڵەت و غیرەتی پیاوی کورد نییە ئەمانن ئەیانەوێ وامان لێ بکەن ئەمانن تێکڕا دەستیان کردوتە یەکا و ئەیانەوێ ئێمە ئەم شکڵە بگرین کە دژمنانی کورد ئەیانەوێ و ئەمانیش کەواسووری بەر لەشکری ئەم هێرشەن بۆ سەر دابوو نەریتمان بۆ سەر ئەخلاقمان بۆ سەر هەرچی پیرۆزیمانی خاک ئەڵێ قوماشە ئەیفرۆشن ئەی بڕن و ئەی دەنە دەست خەڵکو کەواتە کاک بەحمەن کەواتە دوژمنە دوژمنی ئومەتی کوردین و ئەمان جورمەکەیان زۆر قورسترە لە عەلی خامنەی و دوغانی زۆر قورسترە زۆر قورسترە ئەمان 10 جار مەرگە ئەگەر ئەوان جاری مەرگە زۆر سپاس کاک بەحمەن
دەست و خۆش بێ سوپاسدانەکەم هەر بەردەوام بن ئەم دنیا بینی و تەسەوراتی ئێوە بۆ کورد زۆر زۆر زەرورە دەستان خۆش بێ زۆر زۆر خۆشحاڵ خواتان میکرۆفۆنەکە بنێنە اختیاری وە بەشدار بێت لەم بەحسە ئەوانەی پارتی یەکێتی کۆمەڵ یەکگرتو و دموکرات کۆمەڵە پەکەکە ئەتوانن بەشدار بن ئەتوانن بێن دفاعکەن لە خۆیان ئەتوانن بێژن ئەوە نەبوو کە ئێمە وتمان و فەرقەکە داستانەکە فەرقەکە تەماشاکە ئێمە مەقولەی دەوڵەتمان بەحس کرد باست دەوڵەتمان کرد لە دیبەیتەکەی پێشووترەوە وەوتمان ئەمانەی کە ئێژن دەوڵەت مەبەستیان لە دەوڵەت چییە وەوتمان هەر کەسێک کە باسی دەوڵەتەکات ئیشێ پێناسەی دەوڵەت بکە یەکەم جار بێژی دەوڵەت یعنی چی ئایا پێناسەی دەوڵەت ئەو پێناسەسەوە لە ئیعلامیەی سربەخۆیی ئەمریکا بەحسیان کردگەن واتە دەوڵەت بۆ پاراستنە گیان و ماڵ و ئازادی ئینسانەکانە کۆمەلگایەک وە دروستکردن و ڕەخساندنی دەرفەتی گەڕانە بە شوێنە خۆشبەختیە ئەگەر ئێوە منزورتان ئەمەسە جا یعنی بەعام بەشێک وەکو بەشێکی گەورە بە ناوی ئەمنیەت ئەگرێتەوە ئێستا ئێمە هاتین مقایسەیە بکەین مثالێکماندا وتمان مەسەڵەن لەم بریتانیا تەسویر نییە متاسفانە لای من تەسویر ئۆکەیە لای ئێوە نازانم بۆ تەسویر نییە ئێمە وتمان مەسەڵەن لەم بریتانیا تۆ دەوڵەتت هەست ئێشێ ئەمنیەت بە تۆ بدات بام مثالێ بەم تۆ سەیارەت هەست لە بریتانیا سیارە مڵکە تۆس تۆ وەختی سیارەت هەست ئێشێ ڕەو تاکس بەی یعنی باجە خیابان باجە شەقام ساڵێ بە گوێرەی سایزە مۆتۆرە سیارەکەت تۆ باجە دەی هەر ساڵ تۆ ئێشێ ماشینەکەت بووی و ئێمۆتی بۆ بگری یعنی معاینە میکانیکاڵ بزانن ئەم ماشینی تۆ ئەیبیتیانە ئەتوانێ بڕاتە ناو خیابان تۆ پوڵێکە دەی هەزینەیەکە دەی ئەگەر ماشینەکەت بە کەڵک نەیە فڕێدەن و تۆ ناتوانانی لێ خوڕی تۆ بنزین یا گازایل کە ئەەکەیتە ناو ماشینەکەت ڤەتێکی سەنگین VATێکی قرس یعنی ماڵیاتە ئەرزشە ئەفزوودە ئەدەی بە ئەم بنزینە تۆ ئێستا گازایل ئەەکەیتە ناوە ماشینەکەی خۆت بە لیترێ 1.8 پنس بەشێکی فرە لەم 1.8 پنسە بۆ 1 لیتر بەشێکی فرەی باجە تۆ ئەیدەی بەشێکی بێشەز هەندی دەوڵەتە بریتانیا تۆ مەجبورەکە کە تۆ بێیت ماشینەکەت بیمەکەی بۆ لەبەر خاتری ئەمنیەتی خۆت و ئەمنیەتی مردم ئەم بیمە ئەڕواتە سەرەوە سوال ئەمەسە دەوڵەتە بریتانیا بلاخەرە تۆ مەسئولە ئەمنیەتی منی یا کۆمپانی بیمە دەی چۆن تۆ ئیسە حکوومەتی و ماڵیات لە منەسێنی و ڕەو تاکس ئەسێنی و باجە بنزینە ئەسێنی و ئەم هەنێری بۆ ئێمۆتی ماشینەکەم خاسوێت و پۆلیسە دانیاگە لە خیابانە من ئەگرێت و تن بڕۆم ئەمگرێت و غرامەم ئەکا تۆ چکارەی بیمە چکارەس یا تۆ ئێشێ من تەزمین کەی یا بیمە ئێشێ بیکە کامتان دەی من وەختێ بۆ ماڵم بۆ پوڵم بۆ دوکانم بۆ سەرمایەم بۆ زەمینی زراعیم بۆ مەحسوڵی کەشاوەرزیم یعنی بەرهەمی کەشاوەرزیم بۆ گیانە خۆم بۆ گیانە مناڵم بۆ گیانە ژنم ئێشێ پوڵی بیمە بدەم تۆم بۆ چییە وەختی تەمامی ئەمانە ئەمنیەتی من تێرێ ئەمنیەتی پوڵم تێرێ ئەمنیەتی ماڵم تێرێ ئەمنیەتی ماشینم تێرێ ئەمنیەتی سەرمایم تێرێ ئەمنیەتی گیانم تێرێ ئیتر ئێشێ بۆچی بە تۆ باج بەم من ئێشێ بۆچی بە تۆ کۆپرێشن تەکس بەم ئینکام تەکس بەم
پوڵە نەشنال ئینشۆرنس نمبەر بدەم بۆ ئیشی بدەم بۆ تەمامەم تەکسانە من ئیشێ بە تۆ بەم VAT بەم ئەنواو ئەقسامە تەکس بەم کەنسڵ تەکس بەم ڕۆڵ تەکس بەم ئەمۆتی بەم تەمامە ئەمانە من بدەم بعد تۆ کۆمپانی ئینشۆرنسیش بەسەر من لە منەوە سوارەکەی تۆ لەگرا ماڵێک ئەفرۆشی لە ئاپشنەکانە ئەم ماڵە ئەمەسە ئەژێ ئەم ماڵە دەستگیری هەست ئەژێ ئەم ماڵە پەنجەرەکانی ئۆتۆماتیک داخرێن ئەم ماڵە سمۆک ئالارمی هەست یعنی زەنگە دووکەڵی هەست زەنگە ئاگری هەست ئەم ماڵە سیستەمە ئلکترۆنیکە قەتعیە گازی هەست تۆ لە ماڵانەوی لە خۆی و گازەکە قەتەکە پەنجەرەکەی ماڵە وازوێ لە خۆی دایەخە ماڵەکە لە مەجموعەیەک لە ئستەیتێکی ساختمانیە و گەیتی هەست نەگەهبانی واتیە بەڵام تۆ گەرەکتە بڕۆی بیسێنی داوا ئەکای ژێشی 10 ساڵیش ماڵەکە چەند بە ئیجبار ماڵەکە بیمەیکەی ئینشۆرەنسیکەی بۆ ئاوا خەڵکی ڕوتەکەنەوە ئێوە بۆ خەڵکی ڕوتەکەنەوە دەی تۆ سمۆک ئالارمۆتی یادانیاگە یعنی ئاژیری زەنگی دووکەڵ زەنگی ئاگر پەنجەرەکە لە خۆیەوە داخرێ دەرگاکە لە سێ جێگەوە قوفەوێ دزگیری واتیە لە دەرۆ نگەهبانە دانیاگە گەیتە دانیاگە ئیتر بۆ من مەجبورەکەی بیمەیکەم دەی تۆ تەمامێم کارانتە کردگە ماڵەکە خراونەوەی ئەم پوڵەی زافە لە منە سێنی کە ماڵەکە خراونەوەی ئەی بۆ واکەی بە من کەس لەگرا ناوێت تۆ پرسیار بۆی سوال ناکە دەوڵەت خاسە یا کۆمپانی بیمە کامیان تۆ بلاخرە کۆمپانیە گەرەکە یا دەوڵەتە گەرەکە خب من ظاهرا شەم دیبیتدا بخەم و شتێک تەسویریش نییە و منیش ناتوانم کەسی دەروەرگرم من ئەمە داخەم دیسانە وەختتانەوە خێر ئومیدوارم ئەم دەفعە ئێمە کێشەی تەسویرمان نەمێنێ و بتوانین هەم یارانێک کە گەرەکیانە بەشدار بن و هەم خارانێکیش کە گەرەکیانە بەشدار بن بتوانن بەشدار بن لەم تریبونە ئازادەم شەوە کە بتوانێت جامعەیەکی ئاماری باش بێت بۆ ئێوە و ئێوە هەمووتان بتوانن بە باشی قەزاوت بکەن. کاک سەمەد عەلی فەرموو کاک سەمەد عەلی. فەرموو. کاک سەمەد دەنگە منە بیسەن. بەڵێ 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 فەرموون ئەگەر گوێبیستی باسەکانە ئێمە بوونم شەو پێمان خۆشە کە نەزەراتە ئێوەیش بشنەوین ئەگەریش ناتا من دەستت خۆش بێ بۆ ئەو لایڤە بەڵام من هەندێ تێبینیم هەیە لەسەر قسەکانی جەنابەت. فەرموو ئاغا گیان. یەکێک لەو تێبینیانە ئەوەیە تۆ هەموو حیزبە کوردستانیەکان بە خاین و خۆفرۆش و بەوانە ناوزە دەکەی وایە؟ بەڵێ. بەڵام ئێمە ئەومان بیر نەچێکم حیزبانە شۆڕشیان کردووە مێژوویان هەیە دەستکەوتیان هەیە بۆ ئەم گەلە یعنی ڕاستە ئێستا ئەمە وەکو کورد یەکێتی و پارتی وەکو وەسیلەیەک ئەبینین بۆ پرسی کورد نەک هەموو شتێک یعنی یەکێتی و پارتی هەموو شتێک نییە وەسیلەیەکن ئەگەر ئیشی باشیان کرد بۆ قەزەی کورد لەگەڵ بەغدایە و لەگەڵ وڵاتانی ئەقلیم و دەوروبەرە ئەوە شتێکی باشیان کردووە ئەگەر نەیان کردیان خراپیان کرد ئەوە شتێکی خراپیان کردووە پیان ئەڵێن دەستان بشکێ بەڵام ناکرێت تۆ هەمووی هەرزەڵی سفرکەی با ئەکرێ بۆ ناکرێت کاکە سەمەد ئەم ئستدلالە جنابە هاوردوو لەسەر چیات من ئستدلالم هەیە جنابیش دووسێ ئستدلال بکەت ماشا کە من قبل لە زەوی جنابە تەشریف بێری پێناسەی حیزب سیاسیم کرد
پێناسەی چۆنێتیە دەسەڵاتم کرد وتم نیشن ئستیت یعنی چی دەوڵەت میلەت یعنی چی وتم حیزب بۆ دروست کریاگە وتم لە دموکراسیەکە حیزب چۆن کارەکە وتم کارەکانە حیزب چین بعد هاتم وتم بەم پێناسە کە من کردم پارتی دموکراتی عێراق یەکێتی نیشتمانی عێراق ئەمانە لە کارنامەی کوردیە مەوجود نیەن غەشیان کردگە شارڵاتانیان کردگە بەنسبەت کوردەوە بەنسبەت ئینسانی کوردیەوە بەنسبەت جیهانی کوردی و سەرزەمینی کوردی خیانەتێکی عەزیمیان کردگە کە هەر کامیان بۆ ئەم خیانەتە ئێشێ 10 جار بدرێن لە سێدارە بەم پێناسە کە من کردم ئەوەی بۆ ئەمانە کوژیاگە نەیزانیگە کوژیاگە ئەوەی ئیمڕۆ ماگەوە ئیمڕۆ ئەزانێ ئێشێ نەفرەتکە لەو تاریخێکە هی بووکە چون ئەو تاریخە نەبوو کووردە نە بە هیچ کاکە سەمەد ئەگەر چۆن بۆ کوردی هەڵی بە قوربان چۆن بۆ کوردی من بۆ دڕۆنەکەم گەرماجالم بیتێ لەسەر چیادی کاگە من خەڵکی چەمچەماڵم وا منیش تقریبا 1 ساڵ تەمەنمە کاتی سەدام حوزێنم لە بیرتێ کاتی ڕژێمی گۆڕ بە گۆڕ بینیومە ئەزام چی جەریمەیەکی کردووە ئێستا ئێمە لە کوردستانە ئەمنیەتمان هەیە ئاسایشمان هەیە سەرەڕای ئەم دەوڵەتە ئیقلیمیانە کە هەمووی دوژمن عەزیزم بۆستە کاک سەمەد بۆ سەدا من دوو قسە بۆ بکەم کاک سەمەد تماشاکە با ئێمە لە یەکتری حاڵی بین من ئەساسەن وتم عێراق چۆن دروست کریاگە تماشاکە یەکەم مەلەکی عێراق مەلەکی بوو وانە بریتانیا کە دروستی کرد یەکێکی هاورد داینیا لەوێ بە ناوی مەلەک فەیساڵ برای مەلەک حسەین ئەمانە بنەماڵەی هاشمی بوون لە عەرەبستان هاوردنیان وایە وانی لێو دووە ئەگەر هەڵە نەبم عەبدولقەریم قاسم کودتای کرد بەسەر مەلەک فەیسەڵەوە مەلەک فەیسەڵیان کوشت وایە یاوانی بۆ سەماشاکە وەختی تۆ وڵاتی تعریفەکەیتەوە بەناوە عێراق میلەتێکی خیاڵی بەناوە میلەتە عێراق تعریفەکەیتۆ ئەوجار ئەم میلەتە ئەتوانێت چۆنیەتیە دەسەڵاتە سیاسی خۆی تعریف کاتەوە بریتانیا مەلەکی دانابوو ئەرتەشی عێراق کودتای کرد بەسەریا کودتای کرد و عەبدولقەریم قاسم مەلەک فەیسەڵی کوشت و عێراقی کرد بە ریپابلیک یعنی جمهوری وایە وانە دوای ئەوەی کە یەکسری اتفاقات لە عێراق کەوت و چەندین جار کودتا بوو ئەوە بوو ئاخرین جار حیزبی بەعسی شوعی اشتراکی حیزبی بەعس ئەوەی میشل ئەفلەق داینابوو هەم لە سووریا و هەم لە عێراقا دەسەڵاتی گرت سەدام حسین لە معاونەتی ڕیاست جمهوری بوو بە ڕئیس جمهوری عێراق تا ئێستا لەگرا تێگەین خۆ ئەمەی کە سەدام حسین ئەیکا مبارزە لە پێناوە چیە مبارزەی دموکراسیە دوو سیستەمە سیستەمی دموکراسی لەگەڵ سیستەمی سۆسیالیستیە حیزبی بەعسا یعنی ئێمە ئەتوانین کاکە یەک دقیقە ئێمە ئەتوانین قبولکەین پارتی دموکراتی عێراق لەگەڵ یەکێتی نیشتمانی عێراقا لەسەر پێوانەی مافم مرۆڤ دموکراسی لەگەڵ سەدام حسینە شەڕیان بووگە بەڵام دیسانەوە ئەم شەڕەکە کردگیانە چون ئەمانە حیزبن مەجالە دەسەڵاتیان گەرەکوگە حیزب کەرەستەی دەسەڵاتە دەبوایە بڕانە ناوی دەسەڵات ئەمە هێشتا ناوێتەوە حسابی کورد بە حسابی کورد نانووسرێت بە حسابی هەموو شعبی عێراقی ئەنووسرێت تماشاکە دانەیە وەکو پێشمەرگەیەکی یەکێتی کە کوژیاگە بۆ کورد نەکوژیاگە بۆ کاورای بەسراویش کوژیاگە ئەو ویستوێتی دەسەڵاتی سەدام حسین لە بین بووە یاست لە سەدام حسین هەندێک ئیمتیاز وەرگێت هەندێک سەدام حسین چی بکە بێژێ بە جەلالە تاڵەبانی وەرە تۆ ببە بە حاکەمە سلێمانی ئەوە من دەسەڵاتی تۆم قبول کرد ئەمە بۆ کێیە منفعەتی ئەمە بۆ ئەندامانی یەکێتیە بۆ یەکێتیە و بۆ ڕاهبەری یەکێتیە ئەمە ڕەبتی بە کوردەوە نییە کاکەگیان تۆ ناتوانانی ئەمە بە عینوانی شۆڕشی کوردی بفرۆشی تۆ من جیاوازی نێوانی ئەمانمە تعریف کردەوە ئەگەر بە پێوانەی حقوق بەشەر و مافە مرۆڤ گەرەکتە بەڕەسی بکەین من ئیستە بە تۆ سابەتی یەکەم سەدام حسین و سیستەمە سەدام حسین لەم سیستەمەی ئێستا زۆر ئینسانی تر زۆر مرۆڤانە تر زۆر گونجاوتر بوو بۆ خەڵکی
باسی یەکەم بە ئامار گەرەکتە باسی یەکەم بە فەلسفەی سیاسی گەرەکتە باسی یەکەم بە پێوانەی مافم مرۆڤ گەرەکتە بۆتی باسەکەم بە دموکراسی گەرەکتە بۆتی باسەکەم سەدام حوسێن لەمانە باشتر بوو پس تۆ لەگرات لەگەڵ شۆڕشە کوردیا ڕوبەڕوو نیت کابرا فیشکی بەرامبەر بە سەدام حوسێن تەقاندگە لە ژێرە ناوە ئەوەی کە سەدام حوسێن دیکتاتۆرە دیکتاتۆر یعنی چی یعنی نایە لە جەلال تاڵەبانی حکوومەتکە تۆجۆکەی ئەمە فیشک نەتەقیاگە لە ژێرە ناوە ئەوەی کە حکوومەتە بەغا ئشغاڵگەرە سەرزەمینێکە کە ناوی نیاگە عێراق ئێمە معتەقدین ئەم سەرزەمینە کوردەوارە تۆجۆکەی تعاریفە سیاسی فەرقە کاک سەمەدعەلی تۆ مقەسر نییە نایزانیت مقەسر نییە ئەزانی کێ مقەسرە ئەوەی کە ناوی پسپۆر بوو ئەوەی کە ناوی ڕۆژنامەوان بوو ئەوەی کە ناوی ڕووناکبیر بوو ئەوەی کە ناوی سیاسی بوو ئەوەی کە ناوی کوردایەتی بوو و تۆی فێر نەکرد تۆ مقەسر نییە کاکیان تۆ ئەمانەی کە بیستوتە تاریفیەکە ئێستا لە ناوی وێشکی خۆتە ئاڵێەوە چۆن کاکە ئەحمەد پێشمەرگەی یەکێتی بوو قارەمان بوو دەمە قۆپانیە کرد بێ و جامانەی ئەبەستوو بۆ کوردی کرد نا بۆ کوردی نەکرد هەموو شتێ لەم دنیا پێناسەیەکێت تۆ لە کوێژی لە کوردستانێژی دیا لە دەرەوەی تام بزانم لە ئێستا لە چەمچەماڵی حالیە لە چەمچەماڵی تماشا کاکەگەن ئێمە لەگرا پێناسەمان لەسەر شۆڕش و قیامی کوردە و لەسەر حیزبە ئێمە معتەقدین ئێمە قیامی کوردین وەلی ئەوان قیامی کوردنین بۆ چون ئێمە پێناسەی کوردەکەین کورد کێیە سەرزەمینی کوردەوە چۆنە ئێمە لەگەڵ کیا دوژمنین کێ دوژمنی ئێمە کاکە سەمەد تۆ خۆت ئەعتراف ئەەکەی ئێستا ساڵی 2003 کە سەدام حوسێن ڕۆخا کێ دەوڵەتی عێراقی داناوە کێ ئایا جەلالی تاڵەبانی و مەسعود بارزانی تیا دەخیل بوون یا نەبوون بەڵێ وایە بەڵام منیش ڕوونکردنەوەی لەسەر قسانە گوێ دێگرن بەڵێ فەرموو کاک فەرموو ئاغەیە فەرموو ڕوونکردنەوەکان کاک پەیمان ڕاستە یەکێتی و پارتی لە چوارچەوەی عێراقە خەباتیان کردووە لەبەرەوەی بوارەکە هەر ئەوە نەڕەخساوە ئەوە معلومە کە هەرەوە ڕەخساوە دوایەوە هەموو حزبێکە خەباتەکە کاکە خیتابێکیە بۆ ئەو خەڵکە ئەگەر ئیشتراکی نەبێ و ئەگەر دیموکراسی نەبێ ئەی داوای چی بکا بۆ ئەو خەڵکە خۆ ئەبێ خیتابی ڕوون بێ بۆ ئەو خەڵکە داوای چی بکە یعنی لەژێر ڕاستە مەسەل حزبێکی وەکو حزبێکی نەتەوەی بەڵام خۆ ئەبێ خیتابیشی هەبێ بۆ ئەو خەڵکە چی سیستەمێک کە چوە دەسڵات چی سیستەمێکی پێ باش بۆ خەڵکە ببەخشە معزەرەت مەس کاک سەمەد ببەخشە دەبا من پرسیارەکەم جۆرێکی تر بکەم نا کاک سەمەد ببەخشە بام لەبەرەوەی هەڵە نەبی با پرسیارەکە جۆرێکی تر بکەم کاک سەمەد فەڕەنسا وڵاتەی تر وانە وانە فەڕەنسا وڵاتە خۆ ئەزانی ئاڵمانیا فەڕەنسای گرت خۆوە ئەزانی لە شەڕی جیهانی دووەمە ئاڵمانیا فەڕەنسای کرد تماشاکە خەڵکی فەڕەنسا کە لەگەڵ ئاڵمانیا شەڕیە کرد بیری لەوە نەئەکردەوە بە سۆسیالیستی شەڕی تەکائەکە یا بە لیبرالیستی خەڵکی فەڕەنسا بە ئام بە ژن و بە مناڵیۆ لەگەڵە داگیرکاریە دەوڵەتە ئاڵمان شەڕی ئەکرد تەماشاکەم مارشال پەتەن حاکمە فەڕەنسا بوو ئاڵمانیەکان دایانیا بوو فەڕەنسی بوو کە هیتلەر شکا خەڵکی فەڕەنسا مارشال پەتەنی گرت محاکمەی کرد و ئەعدامی کرد براکەم کاکە سەمەد ئێمە کوردین شۆڕشێ بە ناوی کورد ئەەکەی پێناسەیە بۆ من بکە عێراق وڵاتی منە یان نییە دەوڵەتی عێراقی منی داگیر کردووە یا سەدام حوسێن منی داگیر کردووە سەرکە تۆ ئەبێ ئەمانە فەرق پێ بکەی لەگەڵ یەکتریا ئەگەر فەرقی پێ نەکەی تۆ خەبات ناکەیت ماشەکە چار نەبوو ناکرێ پس لەگرای یەکێتی تەکە دەوڵەتە عێراقا دەرنەکەوتکە چون ئەوەی کوردەواری گرتگە سەدام نەبووگە بەر لە ئەو مەلەک فەیسەڵ بووگە بەر لە مەلەک فەیسەڵ عەبدولکەریم قاسم بووگە ها ئەمانە بووگن ئەمانە کێ بووگن ئەمانە شتێک بووگن بە ناوی دەوڵەتە عێراقی ئێستا کێ داگیری کردگە ئێستا دەوڵەتە عێراقی کێوا لەسەرەکەیوە ئەو کاورا کازمی کێ جەلالی تاڵەبانی کێ مەسعودی بارزانی ئێستا من قسەکەم هات سوال کێ ئەمەی داگیر کردگە کاکە سەمەد بەڵێ تێگەم کێ داگیرمانی کردگە جارێ توا مەجال دەبا منیش قسەی خۆم بکەم جارێ ئەوەلەن شۆڕشی عەفوان داگیرکردنی فەڕەنسا و باسیەوەکەی فەڕەنسا پێشتر دەوڵەت بۆ سیستەمی هەبووە تۆ قائل نییە بەوەی کە ئێمە میلەتین
کاکە بێسەر تۆ قاعی نیەی بەوەی چرانیەی کاکە تۆ یەک دقە بەڵام فەرقەکە زۆر جیاوازە کوردێکی داماوی بێکەسی بێپشت و پەنا کاکە گیان لەوەتی عێراق دروست کراوە کورد کێشێ هەبووە لەگەڵ هەموو دەسەڵات هەموو لەگەڵ مەلیکەکانە کێشە بووە لەگەڵ عەبدولکەریم قاسما کێشێ هەبووە لەگەڵ عەبدولسەلام عارفا کێشێ بووە لەگەڵ سەدام حوسێن لەگەڵ هەر هەمووە تەنانەت ئێستا ئاخری کە کازمیە کورد هەر کێشێ ئێمە ئێستش باشووری کوردستان بەداگیر کراوەزای نەگر بێتە سەر ئەو بازە من هاوڕاتم لە هەندێشتا بەڵام هاوڕات نیم لەسەر ئەوەی کە بڵێ یەکێتی و پارتی هیچیان نەکردو هیچیان بۆ قزەی کورد نەکردو کاکە کردویانە هێڵی شیشەشان دروست کوردیان پاراز لە دووبارە ڕەشەکوژی و لە کیمیاباران و ئەنفال لە 2003 دەستوری عێراقیان نووسیەوە کاک گیان بە هاوکاری کورد کە دەستی تیا بوو باشترین دەستور نووسراوە بۆ کورد عێراق خۆی کێشەیە و دەستورەیە نازانێت چی لێ بکات ڕۆژێکیش دێ بە بەرچاوی هەمومانەوە هەمواری دەستورەکە ئەو بەندانەی کە لە ساڵحی کوردن هەمووی پەکە خات و هەمووی ئەگۆڕێ کاکە ئەوە معلومە چۆنە هەمومان ئەزانین کە کورد چی کردووە لە بەغاوە دوای ئەوە باشە کاکە کەرکووک بۆ داگیر کرا ئەفرین بۆ داگیر کرا بۆ ئەو پرسیارە ناکەن لە خەڵک لەبەر چی داگیر کرا بۆ داگیر کاتێکی و پارتی نەوتیان هەناردەی دەرەوە کرد و ئەوەی دەستکەکەیان بادا مامجەلال و کاک مەسعود ئیتر هەموو تورک و فارس و عەرەب بۆ دژمنیان کوردە داماوە کاکە تۆ لە چوارچێوەی عێراقا تۆ ئەتەوێ یەکێتی و پارتی بێ لە باکوورە شۆڕش بکات لە ڕۆژهەڵاتە کاکە دەستی ناگا ناوچەیە بەڵام من لەگەڵ تا کاکە کۆنگرەی نەتەوەی بۆچی قەراروا بوو ببەستێ پەکیان پێخستنیانیش تۆ بۆ ئەو پرسیارە لە خەڵک ناکەی لە خۆشنای کۆنگرەی نەتەوەی کێ پەکی خست بۆچی نەکرا لە هەولێرە قەراروا بوو بکرێ ئەنجام بۆچی ئەکرا ئامان چی بوو لە کۆنگرەی نەتەوەی کاکە خۆتۆ بەیانی باشوور دەسەڵاتی هەبێ ڕۆژهەڵاتی دەسێت من و تۆ یەک کەلتورمانە یەک سنوور و یەک خاک و یەک زمان و یەک کەلتورمان بۆ خۆمان دەوڵەتێکین ئەگەر 1000 سنووری دەستکرد لە بینە هەبێ من و تۆ ئەو کاتە یەک نەتەوەی ئەمە یعنی ئینکاری ناکرێ بەڵام تۆ بێ بڵێ وڵای یەکێتی و پارتی کاکە گیان یەکێتی و پارتی لەگەڵ هەموو حکوومەتەکانی هەر کورد لە کاتی لە سەردەمەکان بە کەسایەتەکانی کورد ئەوانەی کە پێش یەکێتی و پارتیش هەبوونە لە کاتێک کە مەلیک فەیسەڵ ئەوانە کرانە مەلیک عێراق ئینگلیز دروستی کرد هەتا ئێستا دژی عێراق بوون هەتا ئێستا دژی ئەو سەرکردانەش بوونە هەتا ئێستاش پێکەوە هەر بەرداوام بوون ئەو دژایەتی کردنە چونکە ئێمە مافێکمانێ کاک ئێمە سنوورمانێ بە ئاشکرا ئەڵێن چۆن دژی عێراق بوون ئەوە خیتاب نییە نانا کاکە بێسە چۆن عێراق دژمنە سێرکە کاک سەمەد منزورت لە عێراق کێس بزانە کاک سەمەد ئێمە لەگرا بەحس ئەەکەین لە کۆمەڵگایەک کە بەر ئەساسی ئەقڵ و هەنێک مەفاهیم و خەریکین شەڕەکەین یا خەریکین ژیانەکەین جنابە ئێستا وتە ئەمانە دژمنی عێراق بوون دژمنی عێراق بوون یعنی چی عێراق خۆ بووکەشوشە نییە هەز عێراق خۆ ورچ نییە عێراق یەک شتێکە کە تۆ دژمنیتی چیە ئەم شتەکە دژمنیتی تماشاکە ئەم قسەی تۆ ڕاست نییە زانی بوو چون ساڵی 2003 سیستەمی عێراق نەما بوو ئەوەی کە عێراقی ئەوەست بەیەکۆ نەما نە ئەرتشمانە مؤسساتمانە دام و دەستگامە حەج نەما ئەفرادیش نەمان کێ چووە هەر ئەم عێراقی دروست کرد کێ ئایا جەلالە تاڵەبانی و مەسعودە بارزانی چوون یان نەچوون ڕێگام دەبا جوابی ئەو بڕگێ بەمەوە ڕێگام دەبا بیرون جوابی ئەو بڕگێ بەمەوە کاک پەیمان هەموو دووەلی عەربی جامی عەربی لەگەڵەوە بۆ عێراقان لەوشێندێتەوە ئەمریکا لەبەر ڕەئی عام لەبەر ئەوەی عێراق بکاتە نمونەیەک بۆ ئەوەی کە وڵاتان چاوی لێ بکەن بڵێ من چاکسازیم کردووە لە عێراق بکاتە نەموزجێکی دیموکراسی وەلو بۆشی نەکرا ئێران دەستی تێکرد کێک وڵاتان یەقلیم نەیانێش ئەمەی ویست ئەمریکا وڵاتانی زلێست ئەمەیان نەویست کورد ڕقمێکی گەورە نییە لەو معادلە بتوانێت لەگەڵ زلهێزەکان کاک سەمەد ببەخشە کاک سەمەد عێراقی یەکتوا بووین ئەفۆن ڕیتوا یارمەتی بدە کوردیش بەناچاری غەڵەتە کاکە ئاخر دەوایە بە قوربان هەرسا بەناچاری من لەگەڵ دژمنەکان ناکرێ بەخسێت و ئاربیجێک بڕۆم ئاربیجێک بنەما دەبابەیەکی عێراقەوە نەخێوان ناکە من ئەچم لە بەغاشە دائنشم حەقی خۆم بە شێوەیەکی دیپلۆماسی بە شێوەیەکی ئەو وەرگن بۆ ئەم نەتەوەی چکە من لە مەرحەلەیە کاتەمێشتان نەدەوڵەتم ڕاستە هەرێمێکمان یەکێتی و پارتی بۆ قەزەی کردەوەیان کردو با بیرمان نەچێ هەرێمێکیان دروست کردووە لە ئومەمی متحیدە معتەرەفە کاکە لە کۆمەلگەی نێودەوڵەتی معتەرەفە لە وڵاتانی ئیقلیم هەمووی تعاملی لەگەڵاکەن سەفارەتیانە یعنی
ئەمە کەم نییە یەکێتی پارتی بۆ قەزێک کرد هەنگای بردویانتە پێشەوە بەڵام لەگەڵ ئەوەیشا ئەم ئەزمونە شکستیشی تیا کاکە 16 ئۆکتۆبەری تایە خیانەتی تیا شتی ترشی تایە ئەمانە هەمووی هەیە لەگەڵتان بەڵامی تر تۆ من بەحسیێوانم نەکرد کاکسەمە من بەحسیێوانم نەکرد باشا کاکسەمە کارێکم جنابەت لە ذهنە خۆت و لەبەرەوەی ئەم قسانە فرە تکرار بووگنەوە هەم بەرپەرچەکانیان ئەزانی هەم ئیستیدلالاتی خۆت ئەزانی من لەگرا سوالێکی ترم کرد سوالی من ئەمە بوو تماشاکە هیچ کام لەمانە شۆڕشە کوردی نەبووگن من قبول ئەەکەم ئەمانە حیزب سیاسی بووگن مەسڵەن ئێستا من قبول ئەەکەم جنابەت یا یەکێتیت یا پارتیت قبولیش ئەەکەم کە تۆ بۆ حیزبەکەی خۆت تەلاش بکەیت چون حیزبەکەی تۆ بە تۆ منفعەت ئێشێ بگەیەنیت تەوەجۆ بکە لەم قسانە من ئەیکەم لەگرا ئەسڵن باری ئەخلاقی نییە بەڵام جنابەت یا حیزب جنابەت ناتوانێت بۆی نییە چون تاوانی ئێشێبات بە ناوی کورد و قسە بکات مەش ئاغەگیان تۆ وەختێ بە ناوە ئێران و قسەکەی لە پێناسەیەک لە ئێرانۆتی بۆیە دانێ ئێرانی ئێژێت یەک بست لە خاکە ئێران بەرابرە تەکە خوێنە تەمامە 8 ملیۆن مردمە ئێرانە وایژێ بۆ لەبەرەوەی پێناسەیەکی لە خۆی کردگە تۆ پێناست لە خۆت نەکردگە نایژی کورد کێس نایژی کوردبوون چۆنە نایژی ئەوی تری کوردیانی دوژمنی کورد کێس بعد هاوار ئەەکەی ئێژی ئێمە کوردی منیش تێم ڕێزومەی کاری تۆ بەڕەسیەکەم مێژوەکەی تۆ سەر و خوارەکەم ئەوێنم مێژوەکەی تۆ ئەوەی کە پێی ئێژن بۆ کورد بێجگە لەوەی کە کورد نابوودکە و سەرزەمینە کوردەوار نابوودکە یەک خاڵی گەشیتیانە ئەم کاری تۆ ئەیکەی کاکسەمەد بە فارسی پێ یەک دقیقە کاکە یەک دقیقە تا من تەواوی بکەم کاکە اجازە بدە نیتیایە من پێوانە ماوە دەسەوە بە پێوانە پێ دێژم نیتیایە جنابە پێوانت نییە پێوانی تۆ چێ دموکراسیە تۆ پێوانەکەت مافە ئێشە پێناسی لە ماف بۆ من بکەی چون وەختێ پێناسی مافن کرد ئەو جار ئەچێتە بەشە مرۆڤ بوون ناچێتە بەشە کورد بوون تۆ هەروە کە من مافم هەست دانێ ئریتریاییش مافی هەست تۆ چون ئینسانی بە گوێرەی چی بە گوێرەی مانیفێستی مافی مرۆڤ بابەجان من مشخصن لەسەر کورد خەریکەم قساکەم لەسەر سەرزەمینێکی مشخص لەسەر ئومەتێکی مشخص لەسەر مەفهومێکی مشخصە یەکێتی مشخصن ئێژی کوردە پارتی مشخصن ئێژی کوردەوە بۆ کوردی کردووە درستە کاکەجان ئێمە کێشەکەمان وا لەگرا من سابتی ئەەکەم و سابتم کردگە ئەمانە نەکوردن نە ئەزانن کورد کەس نە سیاسەتیان بۆ کورد کردگە بەڵام لێت قبوڵەکەم ئەمانە بۆ خۆیان بۆ ئەندامەکانیان کاریان کردگە فعالیەتیان کردگە دەسەڵات وەدەست بێنن پارەوە دەست بێنن قدرەت وەدەست بێنن و هەر کەسێک کە دەنگیان پێدا پارەی پێبەن تا جارێکی تر ئەم ئینسانە بتوانێت دەنگیان پێبا من ئەمە قبوڵە بەڵام ئەمە بە ناوی کورد قبوڵنە جائیستە ئەمە بگرە تێنە ناو تەسویرە کولیەکەی کورد و ئەوی تری کورد ئێمە معتەقدین پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات پەکەکە هەر نیهادێک کە لە ناوم کوردەوارە دروست بووگە وا لە بەرەی دوژمنە کووردا دەوڵەتە ئێران دەوڵەتە عێراق دەوڵەتە تورکیە و دەوڵەتە سووریە هەروواکە هەموو هێزە خۆمانە خەینە گەڕ شەڕ ئەەکەین لەگەڵ ئەم دەوڵەتانە لەگەڵ هەموو وەچێکیشیان شەڕەکەین سەختترین شەڕیشمان شەڕە وەچەکانە ناو خۆمانە کە بە ناوە کورد قساکەن یعنی ئەگەر عەلی خامنەئی یەک جارێشێ لە سێدارە بدرێ بەدەسە ئێمەوە مەسعود بارزانی و جەلالە تاڵەبانیشێ 10 جار لە سێدارە بدرێن سەبەبەکەی ئەوەسە کە لە ژێرە ناوە کورد بە ڕواڵەتە کورد و بە ناوە کورد سەرزەمینە کوردەواریان بچوو کردو ئێمەیان نابود کرد بەهایان بە ئێمەدا ئەقڵی ئێمە کوڕی شیرینی وەکو تۆ نمونەی یەکەم تۆ وەختی پێناسەی کوردە نەکرد کاکە سەمەد کە خەڵکی چەمچەماڵی بە من نایژیت سنوورە کوردەوار وا لەکوێ تۆم چۆن پێناسەی کورد نازانم من خۆم کوردم پێناسەی کورد دەزانم بەڵام ناکرێ من لێرە پێناسەیەکە با ئەکرێ من 10 ساعت وەخت بە تۆ ئەدەم بە ئەدەبیاتە حیزب کۆمۆنیستۆ بە ئەدەبیاتە یەکێتیوە بە ئەدەبیاتە ئەسا ئەو ڕێبازی بارزانی مەسەڵەن ێژێن ڕێبازی مەلا مستەفای بارزانی تا بێ زەحمەت بێژە ئەم ڕێبازە چییە چ شەکڵیە چۆنە کاکەیان جنابەت پارتی دیایەکێتی من فرە خۆشحاڵم کە تۆ یەکێکیانی کامیانی پارتی دیایەکێتی من کادرێکی یەکێتی من کێشەم نییە لەگەڵەوە زۆر باشە کاکسەمەد ئێستا کاکسەمەد جنابەت قوتابی مام جەلال مەگەڵ نییە
بێ زەحمەت بێژە من ئەوە 10 ساعت وەختە دەم بە تۆ کورد کێس و دوژمنە کورد کێس مەگەر ئیدعا ناکەین کە ئێمە شۆڕشە کوردی بووین دەی ئێمە ئێشی شۆڕشە کوردی بووین یەکەم جار وتی بێتمان کورد کێس پاشان وتمان لەگەڵ کێشەڕەکەین کێین بە قوربان ئازاری چۆنە مۆزوعەکان ئاوا هەر ئەسڵن پێویست ناکە ورد بکرێتەوە بۆ شێوەیە ئێمە ئەبێ من ناکرێ من ئەبێ بە موجمەلی قسە بکەم ناکرێت بە تەفاسیل بێم تێگەی تۆ خۆت ئامادە کردو منیش کابراوتنی لەسەر ئیشم ئەمە ئەوە خۆم ئامادە نەکرد دێ باشە تەشریف ڕۆژێکی تر بێ کاکسەمە هەر کەسێک ماڵم داگیر بکە هەر کەسێک خاک و زمانم داگیر بکە هەر کەسێ ئەوە بکە ئەوە دوژمنی منە ئیتر هەر کەسێک بێ عەرەب بێ عەجەم بێ فارس بێ تورک بێ هەر شتێک بێ ئەوە ئەگەر خۆت داگیرە کردوێکی کاکە بە هەماشی و پێقەڵم بۆیە ئەو نمونەیە بۆتە ناو دوژمنی ناوخۆشمانەیە کاکە ئەوەشمان هەیە بەڵام ئەمەلیشمان هەیە خەڵکی باشەیە بیرروبۆچوونی باشەیە کاکسەمەت بۆستە کاک ئێستا تۆ قبول ئەەکەی نا کاکسەمەت ئێستا تۆ قبولەکەی تۆ دوژمنە کوردیانە من دوژمنم هەیە کووردە ئێستا نا خوات دوژمنە چمکێکی بە ناوی کورد دوژمنی کورد و سەرزەمین و کوردەوار و خەڵکی کوردی تۆ ئەمە قبولەکەی یانەکەی چۆن یعنی تێنەگەشن دووبارە جەنابەت قبولی ئەەکەی چون کادرێکی یەکێتی نیشتمانی کوردستانە عێراقی باشە یعنی تۆ سازماندەهی کراوی لە ژێرە بیر و باوەڕێکە ئەم بیر و باوەڕە تۆ وایتیای و تۆ لە چوارچێوەی ئەم بیر و باوەڕە ئەمەل ئەەکەی تۆ دوژمنی کورد و سەرزەمینی کوردەواری تۆ ئەمە قبول ئەەکەی یانایکەی چۆن قبول من بەسەراحە دەنەڵێ من ئەڵێم کوردەواری دوژمنی زۆر کوردەواری داگیر کراوە خوات و حیزبەکەت کاکە خوات ئێستا تۆ قبولتە خوات هەیانیت گەرەکمە بزانم چۆن یعنی آخر من لە لەفزەکە تێناگەم تۆ دوژمنی کاکەم من خۆم بە کورد دەزانم سێرم کە کاکەسەم من خۆم بە کورد دەزانم یارانە ئێمەش خۆیان بە کورد دەزانن ئەو ئومەتی خۆشمانە بە کورد دەزانی ئێستا ئێمە معتەقدین وابیرەکەین و جەنابەت کە کاک سەمەد عەلیبی کادری یەکێتی نیشتمانی کوردستانی و خەڵکە چەمچەماڵی باشە ئێمە معتەقدین کە تۆ دوژمنمانی ئێستا تۆ سوالە نییە بۆ ئێمە وا فکرەکەین تۆ دوژمنمانی یان فکرەکەی ئێمە هەڵاکەین پێت وایە کە ئێمە هەڵاکەین جەنابە دوژمنە پێم وایە هەڵەتانی شێ و خاڵی هاوبەشیشمان هەیە و بەڵام ناکرێ بە مطلقی شتەکان بوترێ بڵێ تەواو یەکێتی پارتی فی سفر قەزەی کورد نییە لە عێراقا کورد هیچی نەکردووە کورد هەموو ئەو شتێک کە من وتم فی سفر لە کوردایەتی و وتم فی سفر وتم دوژمنیشن من نەموت ئەمانە لە باری سیاسی و حەچێکیان بەدەست نەهاوردو ئێستا تماشاکە کاک سەمەد جەنابەت لە چەمچەماڵ دانیشتی ئەزانم مەعاشە نەگرکە وەلێ ئێشێ حەداقل مانگی $500 پێبەن حەداقل پس یەکێتی توانی گێسی بە ئەندامەکانە خۆی منفعەت بگەیەنیت ئێستا تۆ لە چەمچەماڵە ماڵە باوکە پاڵە داگەسەوە دانیشتی ڕاحەت و چەکە یەکێتی دوابێ تەبیعەتەن من زەربە سفری ناکەم تۆ لەوێ بە عینوانی حیزبێک لە دەوڵەتە عێراقیە بۆ خۆت دەسەڵاتێکە گرتگە تۆ ئێستا خۆ مەعاشەکە لە حەشتە شعبی نایگری لە یەکێتی ئەیوانیە تا من قبولمە ئەمیانە بەدەست هاورگە بەڵام ئەمە هینی کورد نییە هینی یەکێتیە تێگەی ئەمە ئەسڵ ڕەبتی بە کورد نییە لە بەشی کوردەکەوە من حیج زەربی سفریەکەم زەربی 1000 تاوانبارن کاکەگیان گوێ بگرە کاک پەیمان ئەفوان کاکە هەموو شتێ پوڵ نییە بە قوربان ئەم شۆڕشە هەزارەها وەک منی خوێنی ڕشتۆ لە پێنا ئەو خاکوونەتەوەی کاکە پوڵ چییە پوڵ هەموو شتێک نییە بە قوربان کاکە خاکوونەتەوە پێناسەیە کاک سەمەد هەر لە باتخوا ڕازە هەر لەبارەی پوڵەوە ئەڵەیەکێتی و پارتی دەنگەکردن کاکە گیان خۆتۆ کەسێکی ڕۆشنبیری ئاگاد لە جیهانی دەروێ کاکە لانکەی دیموکراسی بریتانیا مەحافزکارەکان هەمووی بەپارە کاکە دەنگەکردن هەدەفێکی بچێتە دەسەڵات خیتابی خۆی هەیە و بەرنامەی خۆی هەیە بۆ منیش وتم عادیە من نەموت لەو فەرەز ناواش بێت کاک سەمەد جنابەت ئێشی خەڵک کوژیاگە بۆ ئەم ئاو خاکە تماشاکە ئێستا من قەرزارە تۆ بووم
تۆ ئێشێ بە من بێژی ئاو خاک چه شکڵیە چۆنە چۆن ئەم خەڵکە بۆم ئاو خاکە کوژیاگە خۆ هەروە لە خۆیەوە ناکری هەروە ناوێ من لە تۆ قبول کەم تۆ ئێژی ئەم خەڵکە کوژیاگە بۆم ئاو خاکە باوەڕکە مامۆی منیتیایە خاڵۆی منیتیایە ئامۆزای منیتیایە با بزانی لە کیمیا بارانەکەی هەڵەبجە ئامۆزای منیش کوژیاگە هەر لە کیمیا بارانەکە با بزانی نیوەی قەوم و خوێشە من هەر لە کیمیا بارانەکەی هەڵەبجە مەجبور بوون تەسلیم سپای ئێران بوون و هەر هەمویانی ئێدام کرد جمهوری ئیسلامی خۆ ئەمانە بەردا گەرەکمە بزانێ ئەمانە خزم من و بن و خاڵ و فلانین و مام و فلانین و خۆشیشیانم گەرەکە و باشە ئێستا دێ بەسەر ئەم سوالە تۆ ئێژی خوێن دریاگە بۆ سەرزەمینە کوردەوار بۆ ئەم ئاو خاکە چۆن کاکە چۆن تۆ ئێشێ بێژی تۆ لەسەر ئەساسی چی شەڕە کردگە بۆچی فیشەکە تەقانگە بە کێ وتکتە داگیر کرد داگیرکەر وگە دیکتاتۆر بووگە تۆ بۆ دموکراسی دەی تۆ ئەگەر فیشەکە بۆ دموکراسی تەقانگە تۆ ئینسانێکی مەواتن عێراقی شەهیدی ڕێگەی دموکراسیت شەهیدی ڕێگەی کوردنیەی ئەگەر تۆ فیشەکە تەقانگە بۆ سوسیالیزم تۆ شەهیدی ڕێگەی سوسیالیزمی نەشەهیدی ڕێگەی خاکی کوردستان نەشەهیدی ڕێگەی دەوڵەتە کوردی باش وەڵامتە دەمەوە کاکە گیان ئێستا تۆ پەیامێک تێ بۆ ئەو خەڵکە ڕاپەڕینی کوردەواری وایە سەر بەخۆ بەڵێ تۆ بەیانی کە لەو فەرەزناوە چیتە دەسەڵات و چی کاکە بە چیتە دەسەڵات بە ڕاپەڕیان بە دیموکراسی تۆ هاتیتە سەر سیستەمە حکوومەتی کاکە یەک دقیقە بێسە کاکە ئێمە مەرحەلەی پێش لە دەسەڵاتین کاکە یەک دقیقە کورد ئێستا لە مەرحەلەی پێش لە دەسەڵات باشە قەینە ئەوشم قبوڵە ئێستا تۆ خیتاب بچیە کاکەوە تۆ چیتە دەسەڵات چیت پێ بۆ ئەو خەڵکە چۆنی حکومڕانی ئەو خەڵکاکەی گیان بە قوربان کاکسەمت بۆستە چاوەکەم ئەوەی تر سیستەمەکە بەحسەکەی دانێنن بەحسم کردووە کاکسەمت بەحسە ئێمە سیستەم نەبوو ماشاکە من نەموت یەکێتی دزە وتم پارتی دزە نەموت وتم یەکێ شەش ژنیان هەست نەموت وتم ئەوانەی کە دەنگ بە یەکێتی ئەدەن تای خراوێکن نەموت وتم ئەمانە کە دەنگ بە پارتی ئەدەن حەقی خۆیانە چون پارتی سفرەکەی ڕەنگین کردوون لە بەرژەوەندیان بووە سیرکە ئەوەی من بەحسم کرد کوردایەتی سەرزەمینە کوردەوار و کوردیەت بوو ئەمانە لەوە تاوانبارن نەک هیچ خائینن تاوانبارن بەڵام لە بەشی سیاسەتی حیزبی خۆیان و بۆ خۆیان بۆ ئەندامانیان بۆ ئەوانەی وانە دەوروبەریانە سەرکەوتوو بوون بەڵام بە قیمەتی چی بە قیمەتی سەرزەمینە کوردەوار بە قیمەتی کوردیەت و بە قیمەتی کاولی ئێمە کاکسەمەت ئەزانم ئەمە بۆ جەنابە سەختە تێگەیشتنی یعنی قبولکردنی چون خۆت بە ئینسانێکی کورد دەزانی ئەزانم منەمانە ئەزانم کاکسەمەت من و تۆ زمانێ تێ ئەگەین لە یەکتری کە جنابە پێناسەی دانە بەدانەی ئەمانتە گەرەکوێت کاکسەمەت تۆ ناتوانی لە خۆتۆ شەڕکەی نەزانی دوژمنەکەت کێس تۆ حتمما پێشمەرگەی حتمما دەسە بەرگەسە ئەسڵحە تۆ نەزانی ئەوەی بەرامبەرە کێس کە ئیشێ بەیلەمی لە ئەسڵحەکە شەڕە بۆ ناکری ئەمە یەک دوو کاکە گیان لە هەموو دنیاە طبعا حزب وەسیلێ و دوایەوە سیاسەتی شەکای دەرکەوتمان سیاستەکە بێت تێ بگەنجێ بۆچی حزبەکانی ڕۆژهەڵات بۆ نمونە بۆچی حزبی ئیسلامی نین یعنی ئەم پرسیارە قەت لێتیان نەکردو بۆچی حزبی ئیسلامی منە پرسیارە لە تۆکەم بەس بە کورتی وەڵام بەر بۆچی حزبی ئیسلامی طبعا ڕەبتی هەیە بەمە عێراق و یەکێتی پارتی بۆیە پرسیارەکەم بۆچی حزبی ئیسلامی هەبووە تماشا کاکە کوردەکانی ئێستا بەڵێ هەیە کاکی ژیان جەنابە نازانی هەر لە سەرەتای انقلاب و نەحیزب تماشاکە جەمعیەت مەکتەب بەڵێ ئێمە لە سەرەتای انقلاب و مەکتەبە قورئانمان هەبووگە تۆ بابزانی هەر لەگەڵ مەکتەبەی قورئانە ئیخوانیەکان مەوجود بووکن دوای ئەوانە سپای ڕزگاریە بنەماڵەیە شێخەکانە باسی کەسایەتیەکان باسی حزبەکانی ڕۆژهەڵاتەکەم ئەو حزبانەی کە دیارن و نایانەیە و ڕەقەمن بۆچی حزبی ئیسلامی نین بەرامبەر ئێران کاکە گیان عێراق لە سەردەمێکێتی و پارتیا عێراقێکی دیکتاتۆری بوو تۆ بۆ ڕێی عامی عێراقی بۆ نمونە ئەو کاتێک کە مام جەلال شۆڕشی ئەکرد لەگەڵ تێگەی لە دژی حکوومەتی عێراقی لە بەغایە چەنەها نووسەر و ڕووناکبیر هەبوو
غیر مباشر کاکە پشتیوانی مام جەلالێک دیموکراسیە بۆ عێراق ئەمە سیاستکردنە بەڵام تۆ هەدەفەکەی یەکێتی مام جەلال هەدەفەکەی بۆ کووردە تۆ چۆن ئەتوانی ئەمە دابڕی بڵێ وەڵا هیچی نەکردو بۆ کورد و هەمووی بۆ عێراقێکی دیموکراسی بۆ بەسرە و بۆ جنوب بووە کاکە ئەمە سیاستە هەموو دنیا بە سیاستە ڕابەڕێ سیاست ئاڵۆز نەبێت دەسەکەت کەشفە بێتتر تەواو ئێستا من یەک دەقەتخوا برادێکی مێ لە ئابەدان گروپی هەیە و دژی فارسەوەسێ ئیتر بەردەوامەڵێ فارسیزم و دژی هەموو فارسەوە دەوتم کاکە تۆ هەڵی دژی هەموو فارسەوەسیتەوە فارسی وەکو تۆ بیرەکاتەوە کاکە وەکو تۆ بڕای بە دیموکراسیە با مافی برۆ سبینێ لە دەسەڵاتە لەگەڵ ئەتوانی پێکەوە دانیشی تۆ چۆن هەموو فارس منیش بە هەماشەوە من هەموو عەرب ناخەمە یەک قاڵ بێکەوە هەموو عەرب دژمنی من نییە بەڵام شۆڤێنەکان دژمنی منن هەموو فارس و تورک دژمنی نییە شۆڤێنەکان بەڵام ئایا کێ ئەیدۆزێتەوە چۆن ئەدۆزێتەوە ئەوانە کێن ئەو بە مروری زەمان هەمووی دەرەکەوێت کێن و دژمنی تۆ خەڵکە عاقڵەکان نەزانێت کاکە غەمە بەهینێک ناکرێت من هەر خۆم بڵێ هەموو عەرب دژمنی منە و تەوا هەموو داگیر مناڵێکی عەرب ببینیم بیدەم بەرشەق ئەمە هەڵەیە شت بە سیاسەتە کرێ من هەتا ئێسش پێ کاکە باسی عەلی باپیرت تەڵێ هیچ منفعەتێکی نییە بۆ قەزەی کورد کاکە عەلی باپیر هەتا هەزار عەلی باپیر هەبێ بەرتێک ناخاتە سەر بەردێک بۆ قەزەی کورد بۆ پرسی کورد لە بەغا و لە تورکیا و ئێرانە ئەمە لەگەڵتان تا ئێرە بەڵام عەلی باپیر ضرورەتی خۆی هەیە کاتی خۆی یەکگرتووی ئیسلامی لە هەولێر هاتن تەلەڤیزیۆن و ڕادیۆ دانن تەنانەت ئیجازە حیزبیشیان پێ نەدا پارتی نەیدا مام جەلال بای وتی وەرن کاکە وەرن بۆ سلێمانی دوای پرسیاریان کرد مەکتەب سیاسیەکە وتی کاکە تۆ بوو ئەمە حیزبێکی ئیسلامیە سەر بە ئیخوان و ئەمە هینی تورکیایە ئیسلامیەکانی تورکیا وتی کاکە من کۆمەڵێکم بووەتە تووشەوە لە هەڵەبجە لە تۆڵە و بیارە هەمووی تونڕەوە ئەمەوێ تأثیر لەسەران بکە و هەدەفەکەشی پێکە یەکگرتو کاکە خیتابی هەبوو بۆ خەڵک قسەی جوانی هەبوو میانڕە بوو تأثیرێکی زۆری کرد تێگەی یعنی ئەم گەنجانەی کە ئەچوو بۆ ناو جوندی ئیسلام بۆ ناو حرەکە بۆ ناو حیزب تونڕەوانە زۆربەی هەر بۆ جمهور یەکگرتو هەمووی قورئانیان خوێند و بەڵام بە شێوازێکی دەرەمە ضرورەتی خۆیە بۆ هەموو مەرحەلەی ضرورەتی خۆیە من چۆن ئێستا بڵێم وڵا عەلی باپیر ئێستەیشە لە مەرحەلە ضرورەتی خۆی خەڵکی عاقڵ دایناوە کاکە بۆ پرسیار ناکەی سۆران عومەر بۆچی لە پەرلەمانی عێراق من باسی سیاسەتی پارتی ناکەم هەنێ شەوتیتیان لەگەڵتام کۆمەڵەشت بەڵام من باسی سیاسەتی حیزبەکەی خۆمەکەم یەکێ لەوانەی کە پشتگیری سۆران عومەری کرد لە پەرلەمانی هەرێمی کورسانە ببێتە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ خەڵکی کاکە ئەم داعشە مێژوویە لەگەڵ مەلاکریەکارە خەڵکی سەر بنێ بۆ ئەیکەیتەوە کاکە ئەمە عەقڵێک هاتووە ئەمەی کردووە ئەم عەقڵەکێ ئەم پیاوە هەزارها گەنجێ سەیری دەمی ئەمەی کرۆ هەمووی تونڕەوە چاوەڕێی قسەیەکێتی بڕا خۆی بتەقێنێتەوە بۆ نمونە ئەمە حەقیقەتە ئەمانەی ئێمە ئەم سیاسیان ئێمە هەڵسان ئەمەیان هێنا دایانا لە پەرلەمانە ئەو هەموو گەنجە هەمووی شوێنی کەوتن و بڕیان بە دیموکراسی و بە پەرلەمان و کاکە پێشتریانت پەرلەمانە حرامە بڕۆیتە ناوی دوای یعنی تۆ ئەم خەڵکە تونڕەوانە بێ بزانی چۆنی جڵەوەکی بزانی چۆن لەگەڵانە هەڵسوکەوتەکەی ئەمانە هەمووی ضرورەتی خۆی ئەم ئیسلامیانە ئەم تعاملێ لەگەڵ بەغدایە ئەمە هەمووی بە عەقڵە کرێ کاکە ئێمە خەڵکی عاقڵمانە خەڵک کادری زیرەکمانە خەڵکی بەتوانامانەیە کاکە خۆ لە کوونەبەردەوە دەرنەچوون ئەم هەرێمە لە ئومەی متحیدە ئەترافی پێکراوە لەبین سێ دوژمنی هەرە دیکتاتۆری لە هەموو وەڵایی لە هەموو دنیای بگەڕێ بەقەدەر فارس و تورک و عەرەب دیکتاتۆر نییە بۆ خۆت لە هەموو کەسێک باشتر دەزانێت خۆت کەسێکی ڕۆشنبیری ئێمە کەوت نەبین ئەم بەرداشە حەسڵ کراوی سنوورمان بە هیچ لایەکەوە نییە بەس ئاسمانی خوامان لێوە دیارە هەرێمێکمان دروستکە ئەمنیەت و ئاسایشی تیا و خەڵکی کوردستان بۆ خۆی باسی قەیران ناکەم ئێستا هەیە ئەم قەیرانش دەستی بەغا وڵاتانی ئیقلیمە بەڵام خەڵکێک پێشتر پێش ئەمە قەسەم بەخوا سوالکەری ناوجاتەکان هەر هەمووی دکتۆر بەرهەم معاشی بۆی بڕیبەوە یەکی هەر هەمووی بانگیە کرد معاشی بۆ داناوی نابێت سوال بکەیت سوالکەرە گیرا لە بازار لەبەرەوەی هەمووی معاشی بۆ دەرکرا بوو بەڵام کاکە ئێمە ئەزمونونەکەمان تازە ئێمە دوژمن دەورمانی داوە ئێمە دوژمن بۆ تعریف ناکرێ من باسی 100 ساڵی پێش ناکەم ئێستا دوژمنەکەم کێیە داهاتوو دوژمنەکەم کێ ئەمە زۆر گرنگە بەلای منەوە 100 ساڵی ڕابردوو کێ بۆ کێنە ئێستا ضرورە بزانم کێ دوژمنەکەم چی پلانێکی بۆ داهاتوو ئەمە هەموو شتێک بۆ خەڵک ڕوونی کەمەوە کاک سەمەد دەستت خۆش بێ دەنگم تێت خۆ سەرەتا بە پێزانینێک و سپاسێک لە تۆ بکەم بۆ خاتری ئەوەی کە بە شەهامەت و بە عاتفەیەک و بەشدار بووی لەم لایڤە ئەوەی کە محاولەی خۆت ئەەکەی کە لە خۆت دفاعکەی
نەخوات نە لە یەکێتی ئەو تەلاشەی کە تۆ ئەیکەی بۆ ساغکردنەوەی خۆتە. با من لەگەڵ تۆوا دەست پێ بکەم، با لە یەکتری خاستێ بگەین. شاعرێکەیە بە ناوە عەبدوڕەحمانە جامی، وایژن کارم بە منیە هەرگەرەک مشتەکەی بەکار بۆ مێژێ. کەسی دەرکارە عێشق فاو لە بەد نەگیرەت، وەگەر گیرەت بەراوی خۆت نەگیرەت. ژێ کەسێک لە عاشقیە لە کارە عشقا فاڵە خراو ناگرێ، ئەگەریش بیگرێ بۆ خۆی نایگرێ. جا ئیستە ئەم لایڤە قەت بوو من هێنیشتە پێژم بڕۆ بیری لەسەر بکەر و لەگەڵ خۆتا ڕاست بە. تماشا کە تۆ کۆمەڵی فاکت و ئستدلالە بۆ من هاورد و ئاوا من باسی یەکەم. جنابە وتە سەدام حوسێن دیکتاتۆر بوو، پرسیارە لە من کرد بۆ حیزبێکی ئیسلامی نایە لە ئێران. مەبەستت ئەوە بوو کە جمهوری ئیسلامی خۆی ئیسلامیە، لەزا ئیسلامیە ناتوانێت چاری ئیسلامی بکە، ئێشێ زەدی ئیسلامی بێت، یعنی مەسەڵەن حیزبێکی سێکولاری دموکرات بێت. وتە سەدام حوسێن دیکتاتۆر بوو، جەلال تاڵەبانی ناچار بوو کە دموکراسی هەڵبژێرێ و بە دموکراسی شەڕە سەدام حوسێن بکە. دروستە من ئەمە خاستێگەیمی تروانیە هەبادەفە جنابەت وا بوو. بەحسی من و تۆ لە دوو ڕوانگەی جیاوازەوە قەت یەک ناگرێ بۆ ئێمە لە یەکتری حاڵی ناوین. بەحسی من کورد، سەرزەمینە کوردەوار و ئینسانە کوردیە. بەحسی من شۆڕشی مردمێکە لە توانەوە کە داگیر کراوە، هەموو بەشێکی داگیر کراوە، سەرزەمینی، وجودی و هەموو بەهاکانی و جەهانی. بەڵێ ئێستاش وایە باشووری داگیر کراوە هاوڕاتم کاکە لەگەڵەوە. بەڵێ وایە کاک سەمەد یەک دەقیقە بەباشە من قسەم نەکرد چون ئیسەگەرەکم پشڕاستی دەمەوە. من ئەم مێژوەم قبول نییە ها، بەڵام هەر وەکو فەکتێک کە چون خەڵکیش ئەیزانێت و جنابیشت ئەیزانیت و باسییان کردگە وەکو فەکت بەکاری هێنم، بەڵام ئەم مێژوەم قبول نییە. بزان تەماشاکە وەختی کۆنگرەی ملیە هند لە بەرامبەرە ئیستعمارە بریتانیا وێسیا، نەیوت بریتانیا لیبراڵە و ئێمە چەپین، وتی بریتانیا استعمارگەری سەرزەمینی هندوستانەوە دەبێ بڕاتە دەرەوە. لەگرا نەمهم بوو مەلەکەی بریتانیا دیکتاتۆرە یا دموکراتە، ئەسڵ مهم نەبوو. پێشەوە دەوڵەت بووە، بەڵێ پێشەوە دەوڵەت بووە، پێشەوەی ئستعمار نەخێر هندوستان ئەسڵەن دەوڵەت نەبووە هیچ وەخت. حیچ کام لە وڵاتانە ئەفریقا دەوڵەت نەبووگن کوڕە خاص، نە کۆنگۆ نە زیمبابوێ. کاکە ئەفریقای چی تۆ باسی کوێ کرد؟ کاکە باسی هندوستانم بۆت کرد. هندوستان قەت دەوڵەت نەبووگە، قەت دەوڵەت نەبووگە. کاکە ژێردەستە نەبووە، ئیستعماری نەبووە. کاکە گیان دە ئێمەش خۆ بەم ئیستدلالی تۆ وەختی هاوڕ تۆ ئێمە ژێردەسەی کەس نەبووی. با ئێمە هەر ژێردەسە بووین. نەخێر ئێمە قەت ژێردەسە نەبووین. کێشەکە ئەمەسە ئەوەی تۆی فێرە ئەم قسە کردگە ئێستا ئەم ژێردەسەیە، یعنی بەشداربوون لە حکوومەتە عێراقیت بۆ ئەخونجنێ. ئەو کردگەسیە ناوی مشکی تۆ ئێمە ژێردەسە بووی. ئەو کارە ئەوە کارە کەیس کارە دەستدام و دەستگای ئەمنیەتیە، وای یەکێتی دروست کرد، پارتی دروست کرد، کۆمەڵی دروست کرد، دموکراتی دروست کرد، پەکەکەی دروست کرد. پس تۆ لەگرا قبوڵت کرد کە مردمە هندوستان دموکراسی بەرزۆ نەکرد و کۆمونیزمی بەرزۆ نەکردو لە بەرامبەر مردمە بریتانیا. ئەم کاری نەکرد. وتی داگیرکەرە سەرزەمین ئێشێ بڕاتە دەر. من کارم بە مێژووەکە نییە ها، من ئەو مێژووە هەڵەتەکە یەک قەوسێکم بەرە یەک نیو داقە کاک پەیمان شتەکە زۆر جیاوازە بە قوربان. واقع بۆ واقعی جیاواز واقعەکان بەس ئەگەر تۆ واقعی هندستان باسەکەی من دە واقعی ترت بۆ ێنم تێگەی جیاوازترە و بە هەمان شێژ لەبەرەوە ئەوە قەت نابێتە پێوە بڵێ وەڵا ئەوای نەکرد. چرا ئەوێت کاکسیامەک بێسە واقعەکان بێرە، دوان بێرە، سیان بێرە، چوار بێرە. کاکە گیان سەدام حوسێن گەورەترین دیکتاتۆر بوو لە هەموو عالەمە، تێگەی کەسێک بتوانێت ئاڵای دیموکراسیان کات بەرامبەری ئەمە شۆڕش نییە، ئەمە گەورە نییە. کاکە تۆ بەرامبەرم دیکتاتۆر کاکە دیکتاتۆر یعنی کۆمەڵی ئینسان، حکوومەتی دیکتاتۆری یعنی کۆمەڵی ئینسان کە مەجال نادەن کەسانێکی تر سەر دەربێرن و هەموو شتێکیان لە ئینحیساری خۆیان گرتووە. وایە ئەمە دیکتاتۆریەتەوانیە. مەسەن تۆ ئەڕۆیتە سەرە کار سەرە ئیش، بە تۆ ئێژن بۆ نێجگەرە بکێشی، تەلەفۆن جواو بیتۆ ساعتی حوتی بەیانی تا 12 ئیشەکەی 12-15 دقیقە ڕۆیتە درۆ، دوای 15 دقیقە ئەیتۆ بێتە 16 دقیقە قەراماکرێ. ئەمە دیکتاتۆریەتە.
ئەمەش نوع دیکتاتۆریەتە لە کارە بەڵام بابینە سەلامە یعنی دیکتە ئەکاتۆ یعنی بە تۆی ئەقبوڵێنێ بە زۆر کاسە ئەم دیکتاتۆریەتە ئێوە گرتوتان سەر زمان ئێشێ تعریفی کەنەوە بێژن ئەخلاقەن چه فەرقێکی تەکی ئێستا عێراقا هەست ئینحیسارات ئێستا هەم تەواوە ئەو عێراقە لە ئینحیسارە ئیدەیەک بنەماڵن ئیدەیە بنەماڵە لە بنەماڵی زۆر کاک پەیمان لەبەرەوەی بیرمە چێتەوە وەرەق و قەڵەم لانێ شتەکان بنووسم بۆیە داوای لێ بردەنگەم جارجار قسەکان پێ بڕم بەڵام قسەی خۆت لە بیر بێ کاکە گیان 100% هاوڕاتم بەڵام ئەوەش بزانە ئێستش شۆڕش بەردەوام بەڵام بە شێوەیەکی ترە ئێستش وەکو ساڵانی هەشتاکان بەڵام بەچەک نییە بە قەڵەمە ئێستش بەردەوام بگرە ئێستا زۆر سەختترە چۆن بە قەڵەم کاکە سەمەد کام قەڵەم تۆ کاکە ئەم قەڵەمە بێنە نیشانی منی بدە بزانم ئەم قەڵەمە چی لێ تێتە دەرەوە کوا قەڵەم کاکە گیان تۆ بەحسە منە کورد ئەەکەی دا یەک جملە بە من بێژە کورد کێس تۆ چۆن پێناسی ئەم سەرزەمینی ناکەی تۆ نە پێناسە عێراق کردە نە پێناسەی دەسەڵاتە عێراق کردە نە ئێژی دوژمنە کورد کێس چۆن بە قەڵەم شەڕەکرێ شەڕە چی ئەکرێ شەڕە ماف ئەکرێ شەڕە بوجە ئەکرێ تۆ بەمانە ئێژی شەڕ بەمە ئێژی شەڕە قەڵام کاکە من شەڕی وجودی ئەەکەم من شەڕی سەرزەمینی و وجودی ئەەکەم وجود بوون یعنی چی پێژن هەستی من شەڕم وجود خۆم ئەەکەم تۆ چۆن شەڕ ئەم وجودە ئەەکەی آخر غیر مباشر ناکرێت تۆ لێواتانە چۆن غیری مباشر بیکە تۆ بابەجان ئەو قەڵەمە کێیە کاکە ئەو قەڵەمە کێیە ئەم شەڕاکە دا بێ زەحمەت سێ مەقالە سێ وتاری فڕە بە ناوی ئەم ژووریەوە کێس ئەو کەسە کاکە تۆ ئەڵێ لاواچی ئاگاد لە نووسەرەکانی بە باشی هەمە مشتێ توڕەهات ئەنووسن ئەوە من لە حزوری جنابتە تەحەدای دانەدانیان ئەەکەم ئەگەر بۆ جنابەت ڕەخسای یەکێکیان بێرە ئەوە من تەحەدایە خۆ بە ئەدەب بۆ لەگەڵ جنابتا قسە زۆر لەگەڵتا منش ئەو تێبینەمە بەڵام زەرورەتی واقعەکەی ئێستا بۆ ئەم مەرحەلەی ئەوەن ئەوە ئەخواز کاکەس بە قوربان کاکە واقع ئینسان دروسیەکە کاک سەمەد بوەستە ئەم قسانە ئینسان ئەخەسێنێ ئەمە سیاسی نیە ئەم قسانە ئێمە بە قوربان تووشمان بۆتە تووشی حەشدی شەعبیەوە کاکە هیچی لە داعش کوڕە ڕەحمەت لە داعش تووشمان بۆتە تووش ئەمانەوە کاکە هەر ئەبێت تەوازن ڕاگرین هەر ئەبێت بە قەڵەمێکی نەرمونیان قسە بکەین هەتا مەرحەلەکە ئەگۆڕێ بە شێوەیەک یعنی تۆوە ئەزانی لەم هەرێمای خەڵکێکی سیاسی نییە کاکە ڕۆژانە چەنەها کۆبوونەوە ئەکرێ من باسی مەکتەبی سیاسی حزبەکەی خۆمەکەم منەتیانشم بە کەس نییە لەو کاتیشۆ دەجاروتمە بالم لایڤش گویانێ بە من تەعەسوب حیزبایەتیم نییە هەمووشی منە ناسێ دەجاشمە کاک مەسعود پێشم وایە چۆن مام جەلال من کورد فلیج بوو کاک مەسعودی شتێکی لێبێ ئەوەی تر قەزەی کورد بۆ دواوەڕۆ ئەوەی تر کورداما و بەدبخترە چونکە ئەمانە ڕقەمن بتێنێتەوە بەغا پێیان ناوێرێ کاکە گیان ئەمان پەیوەندی شخصیانەیە عیلاقاتی شخصی بەقوتیانێ لەگەڵ وڵاتانە لەگەڵ وڵاتە زلێزەکانە لۆبیان دروست کردووە لە ئەمریکا کاکێکیان بەیانی شاسوار بێتە سەر حکم بۆ نمونە بەغا بە یەک فوێک لایە بە شاسوار چیە بەڵام ئەمانە ئەبێ دوعا بکەین بمێنن لەبەرەوەی قەزەی کوردیان ڕاگرتووە من پێم وایە ئەگەر قەزەی کورد لەم کاتەیە کە حەشدی شعبی بۆتە تووشی ئەم کوردە داماوە لەگەڵ تورکیا و لەگەڵ بەشێکی عەرەبەکانیش هەمووینە لەم کاتەیە ئەگەر قەزەی کورد لەم ئاستەیش بوەستێ من ئەبێ سوپاسی ئەو کەسانە بکەم کە ئەو قەزیان تا ئێستا ئەوە ڕاگرتووە بەس پاشەکشەنەکە ئێمە دوعاکەی قەزەی کورد پاشەکشەنەکەن لەناو واقعەکەیەتان کاکە گیان واقعێک لە عێراقاتانی وەکو چرخ و بەنزینەکەی لاتەوە کەس نازانێت چی کاتێک چرخەکەی لێدا کاکە ئێوە ببوورە قسەیەکەم ئێوە لە خەیاڵە ئاژێن باسی پێناسە کۆمەڵ کاکەمە لە ناو واقعەکەیاتان ئێمە لە نزیکەوەتانەوە لە دوور و ئەڕوانن ئەزانی کێ لە خیاڵاژی پەلەمەکەت خوا کاک سەمەد کاک سەمەد پەلەمەکە چۆن ئەڕۆمە ساحەیەکی فوتباڵ سەیری یاری تۆپێنەکەم من جمهورم هەزار چۆن نا دێسە کاک سەمەد دەست بشکێ بەڵام خۆ بڕۆمە ناویارێکی لێ نازانم کاک سەمەد یەک دقیقە بێسە وان نییە کاک سەمەد ئێمە هەم یاری ئەزانین هەم سیاست ئەزانین هەمام قسانە ئەزانین ئەزانی کێ خیاڵی بوو ئەو کەسە خیاڵی بوو وا لە ساڵە 1979 گوێ بگرە خاص و حکوومەتە شا لە قودرەتە خۆیان بوو بەر لە ئینقلاب و سەدام حسین تازە گەرەکی و دەسەڵات بگرێ عێراق بتەو بوو ئەم ئاغا هەڵسا بە 5 نەفەر لە ئوروپا
جانتایەکیان بەست لە سووریە یەکێتی نیشتمانیان دروست کرد وا ڕژیمە بەعس لە قودرەتە خۆیان بوو بێسە بە قسەکەم تەواوکەم جا ئەم 5 نەفەرە هاتن چوون لە ناوە ئێرانە داکەفتن لەو شاخ و داخە 20 نەفەریان هاورد یەکی ئەسلحەیەکیان گرتەوە دەسەوە ئەوە خیاڵاوی بوو تۆوە 20 نەفەر لە شاخێکە فکر بکەی حکوومەتە مرکزیە عێراق ئەڕۆخێنەوە خیاڵاوی نەبوو جا چه ئتفاقێک کەوتان پێت بێژم سەدام حسین ساڵە 91 پەلامارە کۆیتی دا وڵاتە متحدەی ئەمریکا حملەی کردە سەدام حسین یەکێتی نیشتمانی و پارتیش 500 نەفەریان بەلاوە نەمابوو نەیان مابوو خۆ ئەمە خیاڵاوی نەبوو جا ئێستا با من داستانێکی تر بۆ بێژم ئەمە پێی ناژن خیاڵاوی تۆ من بۆیتە دواوە لاوە تۆ نازانیت و سیاست فرە بنی قوڵە و ئەمە ئەرزی واقع و ئەمە گەزە کەس و ئێمە وا ئەتوانین نە ئێوە بکۆمەڵێ بەرژەوەندی حیزبیتان هەست گەرەکتانە لەژێرە ناوە کورد بیفرۆشنەوە بە ئێمە تماشاکە کاکەجان هەموو ئاماژەکانە دنیا ئێژێت ئەرزە واقع تۆ ئەی خولقێنی تۆ ئەی خولقێنی نەتۆتیا مەلە بکەی تۆ ئەی خولقێنی ئەمە یەک دوو ماف ئەوەی کە تۆ دێژی ماف یەک دقیقە بەستا قسەکەم تاوکەم کاکە یەک دقیقە 183 ئەی خولقێنێ لەگەڵ منا بۆیە من تەنیا ناتوانم ئەبێ تعاملی لەگەڵا بکەم کاکە یەک دقیقە تماشاکە کاکە لە هەموو جێگەیەکی دنیا خروجکردن ماف دروستەکە یعنی تۆ وەختی تراژدی دروست ئەەکەی تراژدی وەختی تۆ قسەی خۆت زاڵ ئەەکەی بەسەر دەسەڵاتە ئینقلابی بوون شۆڕش گێڕبوون یعنی ئینسانێکی محدود متناهی محدود ئەکێ بەگشت نامەحدودێکە یعنی ئەنتیگۆنە کەنیشتێ بوو براکەی خۆی کوشت و ئەیانوت ئێشێ حاکم ئەیوت ئەبێ جنازەی ئەم برا فڕە بەیتە ناوی دارستان دڕندە بیخوا ئەیوت ئەمە قانونی حکوومەتی منە کەنیشکەکەیش ئەیوت ئەنتیگۆنە ئەیوت من لە قانونی دڵم فەرمانەگرم دڵی من ئێژێم کاورا برامە و لە بەرامبەری تواوێسم لەوێ مافە خۆی گرت بە خروجکردن سەی براکەم ماف وەختێ تێتە دەرەوە کە تۆ ئەو شتە مەوجود نییە و تۆ ئەڕۆی بیگریت و ئەمە بەهای هەسبیدەی سەی براکەم ئێوە ئەنفالتاندا بەم خەڵکە هەڵەبجەتاندا شەوکەتە حاجی مشیر قسەکانی مەوجودە دارایی حاجی برایمی چەرمەگا ئێژێ شەوکەتی حاجی مشیر وتی سەرکردایەتی یەکێتی نەیهێشت خەڵکی هەڵەبجە لە هەڵەبجە بێتە دەرەوە وە کیمیا باران کریا لە کاتێکا من لە خەڵکی سلێمانیم بیستووە لە خەڵکی هەڵەبجەم بیستووە ئەڵێ سەدام حسین بەر لەوەی کیمیا باران بکە لافریتەی فڕەدا خوارەوە بۆ خەڵکوتی چۆڵیکەن بۆم باران یەکەم بەڵام یەکێتی خەڵکی هەڵەبجەی کرد بە سپەڕی ئینسانی و 5,000 نەفەرەکە و 10,000 نەفەرەکەی هەڵەبجە کارە یەکێتی و پارتی بوو نەکارە سەدام حسین جایسە گوێ بگرە تۆ باسی دێترەوە شەوکەتی حاجی مشیر و دارای حاجی برایمی چەرمەگا ئەیژێتی هاوڕاتم بەڵام کاکەگیان ئەوەش بزانە قەزەی هەڵەبجە کوردی بە هەموو دنیا ناسان قەزەی ئەنفال کوردی بە هەموو دنیا هەیدەس خوۆش باخر ڕاوەستە تەنها هەڵەبجەش نییە کاکە ئێمە لە مێژووی شۆڕشی کووردا 1000 هەڵەبجەمان دەبارە کردوتەوە هەموو کاکە ماڵ نییە شەهیدی نەبێ هەڵەبجە یعنی تۆ پێت وایە یعنی لەبەر خاتر شارێک بۆ نمونە شۆڕشێک بفۆتێ کاکە گیان ئێمە چەنە هەر ماڵێکی سە بگەڕەشێ من کە سوکاری نزیکی خۆم تێگەی لە ئەنفال لە شەهید ئایسە بۆت بژمێرم بەس لەبەری کەمەوانی کە خۆم با بڵم لە نزیکەوە خۆم ناوێن بزانراوانەی بیسیەکت بۆ بژمێرم یعنی ئەوە خوێنی ئەوە بە بەلاش بڕۆ خوێنی کاکە خوێنی هەڵەبجەی خوێنی ئەوە هەر یەک خوێنە بە قوربان تێگەی ئەوە ناگەێنێ بڵێ تۆ لەبەر خاتری ئەوەی کاکە سەمەد جنابەت لەمە زیاتر لە مناقشەکە عەرەبی بۆ کراوەتەوە کاکە سەمەد جنابەت لەمە زیاتر لە سەبارەت بە مەوزوعانە قسەمەکەزانی بۆ لێودا یەکێتی یەخەترەیەگری بعد دانەیەک کادرە یەخی دانەیەک ئینسانی بەرجەستەی یەکێتی وا خۆی فرە بەزانە ئەزانێ بێت ئێمە قسانە بکەین ئەزانی بۆ من عاتفەیەکم بۆ تۆ دروست بوو یعنی ئەحساسەکەم خەریکی بە هەموو تەواناتەوە لە یەکێتی دفاعەکەی وە پێت وانییە یەکێتی خائینە پێت وانییە یەک دقە تخوا یەک وەلی ئەزانی تۆ قسە کردە چی بوو وا یەک دقە یەک های نیو دقم بەرێ یەک نیو دقە قساکەم و تۆ کاکە گیان
تۆ بۆ خۆت یعنیسە توهمە بۆ منە بەخشیتەوە کاکە من باسی 16 ئۆکتۆبرت بووەکەم ئەگەر من دیفاع لە خۆم بکەم و خۆم خۆشەویست بکەم لای سەرەوەی خۆم و خۆم کاکە من قسەی ڕێی خۆمەیە من سەربەست من وا پەروەردەکرا و تێگی مەکتەب سیاسیەکەم هەڵە بکە ئاوا لە لایفەکەەوە باسی بکەم و پەنجە بکەمە چا من یەکێتی ئەم قڕانەیە کاکە گیان من باسی 16 ئۆکتۆبرەکەم بۆ تۆ باسی خیانەتی 16 ئۆکتۆبرەکەم بە خیانەت ناوەتە 1000 جا دووبارەم کردەوە ئایا ئەگەر من ئاوا پاساو بۆ خۆم بکەم و خۆم بەر بە پێشەوە تۆ وتەنی ئەو تۆمەتە بۆ من ئەوەیە کە تۆ تێناگەی لە مەوزوعەکان کاکە گیان ئەمە ئەو خاڵەیە کە تۆ تێناگەی لە من ئەو خاڵەیە کە چۆن تێناگەم کاک سەمەد فەرموو بێژی باوەڕ کە تێگەم بیانی بێعقڵ نییەم حاڵی مەوێ ئەی چۆن ئەو قساگەڵی تۆ وەکو کادریکێتی و دیفاع لە خۆتەکەیت و بۆ بەرژەندی خۆت و نەموت بەرژەوەندی خۆت کاکە جنابە لە من لەوانەیە لە زاراوەی من باش تێنەگەیشتی با من محاولەکەم بە زاراوەی خۆت قسە لەگەڵا بکەم کاکەجان مەبەستی من ئەوە بوو ئیستا جنابی شت وەکو چۆن مەلا بەختیار لە کتێبەکەی خۆیان وتی نەوشیروان مام جەلال وتوێتی هەڵەبجە کاری نەوشیروان بوو نەوشیروان مستەفای جوتکێسی مام جەلال اختیارە لە بیری نییە اختیارە لە بیری نییە یعنی کارە ئەو بوو ئیستا جنابەت قبوڵت کرد کە مەرگە 5,000 نەفەر لە هەڵەبجە بەدەسە یەکێتی اتفاق و چۆن جنابە وتن نەیەک هەڵەبجە مەشەیە 100 هەڵەبجەمان بدایە چون ئێمە بە هەڵەبجەوە بە دنیا ناسریاین یعنی ئێمە ئەم کارمانە ئامدانە کرە 5,000 نەفەرمان داوە کوشت گوێ بگرە من تێگەیم من وتم کاکە سەمەد ئەم قسە وا جنابە کردو سادقانە کردو تۆ نازانی تاوانی ئەمە چەندی سەنگینە تاوانی ئەمە فرە قورسە با لەسەر خۆت نەکەفی با لەسەر خۆت نەکەوێ بەریدە با یەکێک بێت لە یەکێتی هەناردوێتی بۆ جا ئەو جار هەر کەسێ هەست هەر کەسێکە ئەو جار ئیتر یەخە بە تۆ ناگرن من وتم با بەیانی بە تۆ نێژن من ئێستا فاکتم لە مەلا بەختیار هاوردۆ فاکتم لە دارای حاجی برایمی کەرمەگا هاوردۆ ئەویش باسی شەوکەتی حاجی مشیری کرد لە ئێنارتیا تەوەجۆکەی موجودە فایلەکەی موجودە یەک قەڵەم بەس یەک قەڵەم تاوانە کوشتنە مردمە هەڵەبجە وا لە پای یەکێتی و پارتیا یەک قەڵەم خوێن ئەو شتێک خۆتان ێژن 5,000 من ئێژم 10,000 خوێنە 10,000 نەفەر نە 200 نەفەر 50 نەفەر خاسە وا لە پای یەکێتی و پارتیا و پارتی و یەکێتی ئێشێ دەسەڵاتی بیانگری و محاکمەیان کا بۆ تێنە سەرێمە مەگەرێکێتی پارتی کیمیاوەکان کردە سەریانە فەرقی چیە بەریان پێگرتن خەڵکەکە نەڕواتە دەرەوە گرتنیان تۆ وابزانم تۆزێ بەهاڵە لە قسەکەی من تێک من نەموت شەڵا 5 هەڵەبجەی ترمان دروست کردا ئەڵێم پێش هەڵەبجە ئەڵێم چەنها هەڵەبجەی ترمان هەبووە مەبەسم ئەوە بووەوە بۆی ڕێک بێتەوە قسەکە و دوای ئەوە قەزەی هەڵەبجە کە ئەڵێم بە دنیای ناسان کاکە گیان یعنی بەڕاستی خۆ ئەمە معلومە یعنی لە هەموو دنیا دەنگی دایەوە کاکە گیان کە کورد قەزێ کاکە ئەڵێ ئەم کوردە بۆ کیمیاکرا سەریە ئەم کوردە قەزێکی ئەلبەتە بە کامێرای جمهوری ئیسلامیە حەقیان داگیر کراوە کیمیای کرایە سەریانە ئەم مەوزوعانە شت دروستەکە کاکە گیان خۆیەکێتی پارتی نەچونە کیمیاکە بکەنە سەریانە حکومەتی عێراقی هاتۆ کردوێتە سەریانە ئیتر خۆ ئەمە تۆ بۆ ئەڵێ وەڵا یەکێتی پارتیە بێ کاکە تۆ شتەکان زۆر هینەکەیتەوە زۆر خوارەکەیتەوە کە بە تایارگە کردیانە خوارە بۆ سەریان کاک سەمەد لە مەسەلەی جرم و جنایەتە من باشتر لە جنابەزانم ئەمە کاکەگیان ئەمە هاوکاریە لە جنایەتە تێگەی بە سوورەتە مستەقیم ئەوەنەی دەستی سەدان واتیا دەستی یەکێتیشی واتیا هەرتیان مجرمن بەرامبەر بەم قەزیە وە پارتی بە هەر صورەت مەمنون لە بەشداریەکەت کاک سەمەد شەوگارە شاد دەست خۆشە هیوادارم خاڵی هاوبەشمانە بێ و بەردەوام بیشەڵە حتمما کاکە جێنەوەز گفتگۆکەین لەگەڵ یاسەر دەست خۆش بێت دەست خۆش شەوشە تەسویرە من هەنووز هەست یانە تەسویر هەست کاک دارانەوبەتە جنابەت بوو بوەخشن توولانی بوو نۆبەتە جنابەت بوو ئەگەر گەرەکتە قسە بکەی فەرموو
بەرزەی بەڵا فەرموو کاک بەرزەی بەڵا. ئەلو کاکە فەرموو. ئەلو ئەم کاتەوە باش قوربان سەرچاوم کاکە. قوربانی بووم وەڵایی قوربان هاتمە ناو تەوەرەکەت بەڕاستی تەوەرەکە زۆر جوان بوو. حەزمە کرد تەوەرەکەت لەسەر چییە زیاتر لە سەیە توێتیەوە نیە؟ نەخێر ئاغاژیان تەوەرەکە شتێکی تر بوو، بەڵام وەکو شتێ جەنابەت گوێت لێ نەداگەم لە سەرەتاوە ڕاستەیەکمان کرد. بەڵێ ئەگەر فەرمایشێکت هەست کورت بفەرموو کە ئەو کەسەی کە لە تەوەرەکە تێگەیشتووە بێت قسە بکە لەسەری. بەڵێ ڕاستەکەی وەڵایی من ڕاستی لە تەوەرەکە زیاتر تێ نەگەیشتم. ئەو برادەری ترش نییە کە بەحث یەکێتی ئەو شتانەیە کرد ئیتر بۆ یەکسەر مش ڕاستەوخۆ هاتمە ناو مۆزوعەکەوە. بەڵێ ئیتر حەزمە کرد زیاتر تەوەرەکەت لەسەر چی بوو؟ دێک تەوەرەکە جێگەی باسە کاکی گیان، جا زەحمەتێ بکێشە جارێکی تر لە باسەکانە بەشدار بە تێبگەی لە سەرچاوە کە بتوانانی بە بەشداریکی باشتر بێ. من ئەو ڕۆگەرەکم جامعەیەکی ئاماری بگرم. سپاس کە تەشریف بێنا، بەڵام ئێستا بە کەڵک نهێت قسە سێپاتەوەیە سەرچاو. ڕاستەکەی ڕاستەکەی بەس سیە زیاتر حەزمە کرد کاکە ئەو کەسەی لە بابەتەکە تێگەیگە فەرموێت قسە بکە. کاک سەربەست خەسرە و فەرموو. کاک سەربەست من ئەدەم هەنارگە بۆ ئێوە، یانێ کامەرەکە ئێوەم قبول کردگە، دیکلاینتان کردەوە، ڕەتتان کرد. سەرچاوم کاک سەربەست فەرموو. ژیانت باش، مەمنوون لە لوتفەت. سواسەکە من دەمێک نییە هاتووم لەبەرەوەی داوا کرد لەسەر بابەتەکە قسە بکەین. من ئامادەیمتیانێ بەڵام گلەیم هەیە لەوەی کە کۆمەڵی هاوڕێی خۆت وەکو سەگ پێم وەڕن زۆرم پێ ناخۆشە. بەڵام سبەتە جەناب بەڵام سبەتاوان گلەی بێتەوەن ناوان قوم بکرێت قەی ناکە کاکە سەربەست، قەی ناکاک سەربەزی تر سیاست ئەوە تۆ برای و هاو باوەڕین. من وەکو برای خۆم سێری دەکەم، ئەتوانم بڵێم زۆر گەورە سێری تۆ ئەەکەم، ئەم ناخۆشە هاوڕێکانت بەڕاستی دژایەتیەوەکەن بەو شێوەیە زۆر برینارم. کاک سەربەست خوا ماڵی ئەوە کاول کە ئەم مردمەی و فێرە ئەمە کرد. کاک سەربەست خۆ ئێمە لەگران مەتنێکمان ئێمە مەتنێکمان هەست ئدێ حەز بەم مەتنەکەن، تەعارض بەم مەتنە وە بێڕێزیە بەم مەتنە قبول ناکەن. من متعاسفم کە بەرە جنابی شت کەوتگە، ئومیدوارم کە نەکەوێ، بەڵام بۆ خۆت ئەزانی بازیە سیاسی، کارە سیاسی ئەمانەی واتیە، خوێنی شیواتە، شەڕەبەردی شیواتە، جمێنی شیواتە، تۆحمەت و ئەوانەی واتە وایان کردگە بە فەزاکە بۆیە پیاوی محتەرەم نایەتە ناوی. بۆیە ئەوانەیش کە بە جەنابەت ئیهانەیان کردووە جەنابەت ناناسن نازانن و ئێوەیش دڵتان گەورە بێت. ئێستا کە ئەزانن و ئێستا کە چاویان حتممە ئەو کارە ناکەن، حتممە ئەو کارە ناکەن. و من ئومیدوارم کەسێک لەو ئاستانە بێ کە بێڕزی بە جەنابەت بکە لەسەر حیج، ئەگەر بێڕزی بە جەنابەت دەکا بێڕزی بە خۆی ئەکا، نامحتەرمی خۆی دەرەخات. کەواتە بە کورتی بابەتەکەتان چی بۆ توانم سەرنجە بەخوا کاک خەسرە و بابەتەکە زۆر دوور و درێژە. یعنی من ئێشە دووبارە دووپاتی کەمەوە، ئێشە چوار لێوان ئاو بخۆم تا دووبارە دووپاتی کەمەوە. خۆشحاڵم سەرچاو دەکەم چاو ماژەکەم کاتەدا بژێت بژێت. بزاران کەسێکی تر بەشدار نابێت لەم بەحسەکەی ئەمشە و ئەوە بوو کە ئێمە سابتی بکەین ئەکسەریەتە مەردەمە ئێمە حرەکەتێکەکە نە تاریفەکەی ئەزانێت نەئەزانێت چۆنە و هەروە لە خۆی وتەیە پەڕێ بووی ئەمە حاڵ و وەزع مەردەمە ئێمە واسە.
کەواتە من پێم وابێ کەسێک نایەوێت بەشداری بکات و ئێمە بابەتەکەمان کۆ بکەینەوە و من نکاتێکی تریش باس بکەم و لەسەری بێسم و ئێدامە بم. نکتەیەکی تر کە حازە ئەهەمیەتە ئەمەسە کە ئوسوولەن لە دنیای ئەمڕۆ تحتە ناوەوەی کە لە حشوی دنیا و لە فلانە جێگەی دنیا و ئەم نظامە سوڵتە کریاگەسە پێوانە بۆ ئێمە و هەرچێکە لەم نظامە سوڵتە ئەکرێ گویا حەقیقەتی مطلقە و گویا ئێمەی ئینسانی کوردی محکومین بەوەی کە هەڵس و کەوت بکەین لە چوارچێوەی ئەم نظامی سوڵتە و هەرچیە کە ئەمان ئێژن دروستە ئێمە وا ئەمەڵی پێ بکەین و وا بچینە بەرۆ و واتەکیا هەڵس و کەوت بکەین. لە کاتێکە من هەروە کە لە ئەوڵە وتم ئەوانەی کە گەرەکیانە قدرەت بگرنە دەسەوە دەسەڵات بگرنە دەسەوە بوو مەنافع دەسەڵات ئەگرنە دەسەوە وەختی بۆ مەنافع دەسەڵات ئەگرنە دەسەوە لەگرا تۆ بە عینوانە ئینسان ئێشێ بزانی ئەو هیچ نیەتێکی خەیری بۆ تۆ نییە. پس تۆ لەگرا ناتوانانی هیچ دلیلێ بهێنیتەوە بێژی مەسەڵەن دۆناڵد ترامپ ئاغایە بۆریس جانسن دەسەڵاتە دەوڵەتە بریتانیا دەسەڵاتە دەوڵەتە فەڕەنسا ئەڵمان ڕووسیە ئەمریکا ئیمڕۆ بۆیان مهمە کە مردمی وڵاتەکانیان نەمرێت بۆیان مهمە کە نەمرێت لە ژێرە ناوە شتێ بە ناوی کۆڕۆنا. تۆ ئێشێ بێ ئەم نیەتە بۆ من ئیسباتی بکەی بێژی بۆچی بۆیان مهم نییە بۆیان مهم نییە کە ئەمانە نەمرن. تۆ ئیشی بێ سابەتی بکەی چۆن تۆ هەرچیەک ئەمانە ئیژنی بە خەیرە مطلقی ئەزانی و قبوڵی ئەەکەی و پێ دوایە لەناو ئەم جەهانە مردمیش ماگە و ئەمانە پێوانەیەکی دروستن. تماشاکەن تەمام ئەم سیستمانە لەسەر مشتێ تەعاریفەوە ئەگەڕێن لەسەر هەنێ چمکۆ ئەگەڕێن و تۆ ئێشێ بزانیتە کە ئەمانە چۆن دەرەکەفی و لەگەڵ ئەمانە باسی چی ئەەکەین. منم شۆگەرەکم بێ مەسەرە مەقولەیە گەی و هێمۆسێکشواڵەتی کە پاپایە واتیکان ئزدواجەکەی بە مەشروع زانی بەڵام کاتلایفەکە فرەتولانی بوو و تۆزێک منیشی ماندوو کرد. دای ئەنین بۆ دیبێتێکی تر ئەمە هەر قرار بوو تریبونە ئازاد بێت لەبەر خاتری ئەوەی پێوانەیە بە ئێوە بام. پێم خۆش بوو دانەیە پارتی بێ قسە بکە قوتابیەکانە مەکتەبە مەلامت چەی بارزانی پێم خۆش بوو بێت قسە بکە بێت دفاعکە لە خۆی بێت ئەم ئاڵایە کوردایەتی و کلکە زەردەکەی دەرخاتەوە زێ هەڵی خاتەوە بۆ ئێمە دەری بکابزانم ئێمانە چۆن کوردن ئەمانە لەکوێوە هاتکن وەلی خۆ متاسفانە پارتیە بەشدار نەبوو وە قسەی نەکرد. لایەوە خۆش.